وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە دوێکە دیبەیتێکمان کرد کە قەرار بوو هەرە و لەحزە بەرگۆزار بێت و پاشیکەینەوە و ئێمڕۆ ئەو دیبەیتە بە شێوەیەکی تر ئەکەین لەبەر خاترێەوەی ئارشیف ببێت و لە ئارشیڤە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخوا بمێنێتەوە. بەر لەوەی بڕۆمە ناوە ئەم دیبەیتە و ئەم دیبەیتە بەحس بکەم، من لەسرە پیجە فەیسبووکیە خۆم لینکێکی دانشگایەکی هەرێمی کوردستانم دانیاگە. لەوێ باس لەوە ئەکا کە 9,000 لاپەڕە لە قەرنە 19 و لە قەرنە 20 لە تحقیقاتە دۆکومنتریە دانشگاه کەمبریج هاوریاگە قەرارە تەرجمەی بکەنەوە. من هەر لە ئیستەوە ئێژم ئەمە مشتی تڕهات و جعلیاتە یەهود ساختەیە ئینگلیس ساختەس بۆ کاولیە مطلقە ئێمە و دریاگە سەدەسە ئەم دانشگاه کە بیکاتە زوانە فاسۆمی و بیداتە خوردە ئێمە بۆ پەیبردنە بە سەحەت و سوقمە کەلام و مەتاڵب کافیە تۆزێک وردبینانە مەسائل بخوێننەوە، نەک ئەوەی کە لە ڕواڵەتۆ بتخەڵەتێنن. خەڵکە ئێمە ئەوسا گۆروابازیە کرد، گوێرەوەی ئەکەند و پوڵێکێگرتە دەسی و بە شوێ لە ئەم گوێرەوانە حەشاری ئەدا. کەسە زرنگ ئەوە بوو کە گوڵی لێ بکاوە بێژێت پوڵەکەی لە کوێ دانیاگە. کابرا محاولەی ئەکرد تۆ بخەڵەتێنێ، بەڵام تۆ شوێن دەسیت ئەخوێندۆ بزانی لەکوێ ئیتر ئاسەوارە پوڵەکە نەماگە و دایخستکە لەسەر فەرشەکە و تۆ لەسەر ئەوە حەدسە لە ئێدا کە پوڵەکەی لەکوێ داخستکە. ئەوەی نەیزانیایە ئەگەڕیاوە شوێنێ ئەوەی کە بزانێت جوڵەی پەنجەکانی کەین. جوڵەی پەنجەکان تۆی ئەخەڵەتان چون ئەو لە ژێرە هەرچی گوێرەوە پەنجەکانی ئەو جوڵاندۆ. ئەوەی کە تۆی ئەتوانی وادار بکە ژیرانە بە هەندێک نیشانە تۆ لەسەر ڕەدە فەرشەکە شوێن پێی فەرشەکە ئەدۆزیوە کە پوڵەکەی لەکوێ دانیاکە. بزانن ئێمە ئێمڕۆ لە دنیای کاکە خەریکین زندگی ئەەکەین، محاسرە کریاگین لە ژێرە نظامە سوڵتەیە کوا لە دەسە بەرادەرانە پێس چەرمەگە یەهودی مەسیحی کە ئەمانە بە تەوفیقە یەکسری مەسائل و پێشکەوتن لە بوارە علوم سوارە مەطلبە ئەم جەهانە بووگن و لە هەرچی زەمینە هەست دخاڵەت ئەکەن، کار ئەکەن، مەطلب ئەنووسن و فڕی ئەدەن و تەولیدی ئەکەن و ئەم دنیا وا ئیدارە ئەکەن. متعسفانە وەختێ بڕوا بە هیچ شتێ نەماگە کەمە ژان فرانسوا لویتار ئێژێت کە دەورانە ڕەوایەتە کەلانەکان لەبین چووگن و ژان فرانسوا لویتار کەسێکە کە کەلەمەیە پۆست مۆدێرن دروست ئەکات. تۆ شاهدی فقط مەراکزە ئاکادەمیک ئەون بە جێگەی ئێعتماد عمومیە مردم. ئمڕۆ دکتۆر جێ خوای گرتگەسەوە، هەر کەسێ ناوی دکتۆر وێ هەرچیەک بێژێ مردمە عادی قبوڵیەکە و پرسیار ناکە. ڕۆژێ دکتۆرەکان و محققانە دانشگاهێ بریتانیا بەم نەتیجە گەیگن ڕەشە ڕەیحانە بخۆی گورچیلە و زلەوی. ڕۆژە بعدی بەم نەتیجە ئەگەن ڕەشە ڕەیحانە نەخۆی سەرەتانە میعدە ئەگری. تۆ هەرچی ڕۆژە تەکە ئەمانە وەکو بازار لە دەستیانە سەر و خوار ئەکرێت و تۆ وایتە ناو ئەم بازیە. من محاولەکەم ئەم کۆنهە ئەم کەلامە لە من تێبگەن. بزانن ئێوە گەرەکتانە بزانن سنەتە نوویسین، یعنی سنەتە هەڵگرتنە نۆت وە کتێ و نووسین ئایا لە ناوە مردمەکانە تر ئەم جیهانە باو بووگە؟
مردم عادەتیان بووگە کتێو بنووسن. بزانن من لە جێگەیەکە خوێندمەوە تا زەمانە کەشف ماشینە چاپ لەلایەنە گۆتنبەرگۆ 200,000 نسخە کتێو لە تەواوە ئوروپا مەوجودە. ئەمیشە دروست. ئەمە بە فاصلەیە 50 ساڵ لە کەشف ماشینە چاپ گۆتنبەرگ لە قەرنە 7ەوە کتاو ئەوێت و 4 ملیۆن جلد لە ئوروپا. با بێنە سەر ئەوەی کە بزانین ئەم ئوروپایانە ئایا سنەتە نووسینیان بووگە. تۆ بۆ خاتری وەی پێی بووی کە کەسێ سنەتە نووسینی هەست ئێشی بزانی ئەم کەسە وەختی فرە بە شتێ کار ئەکا بیر لەوە ئەکاتۆ ئاسانتر ئەم کارە بکە. مثال ئەگەر تۆ کەسێک بیت کە دارتاش بی بیر لە ئەوە کەی تۆ مشار وە ڕە دروستکەی، بیر لەوە کەی تۆ ڕنە دروستکەی، بیر لە ئەوەیە کەی تۆ کە تەور دروستکەی. یعنی ئەمانە بە کارت دێن، کارەکەت ئاسانتر ئەکاتۆ تا تۆ بتوانی شتی زیاتر دروستکەی. ئاواسە کە بەرەبەرە کەرەستە تەکمیل ئەوێ. ئەگەر ئەم ئوروپایانە عادەتی نووسینیان بووگە و هەرچی شتە نووسییانە، بۆچی تۆ کە مراجعە ئەەکەی بە نەقاشیە کۆنەکانی ئەمانە لە موزەکانیانە، لە ئاسەواری قەدیمیانە، لە فیلمەکانیانە ئەوەی گەرەکیە بنووسێت ئێوە بڕۆن مەسەڵەن عەکسەکانە کاخە سفید بوێنن، جەفەرسۆن بوێنن، ئەمانانی کەینی قەرنی 18 چی وا لە کنارە دەستیانە لەسەر مێزە تەحریرەکەیانە خەریکن ئەنووسن؟ دەواتێکە جەوهەری واتیە. ئەی کەرەستەی نووسینەکە چییە؟ پەڕ، دانەیە پەڕە، یا پەڕە فەزنە قەرقاوڵە، یا پەڕە بۆ قەلەمونە بەستگی هەست. پەڕە، قەڵەمیان نییە، قەڵەمێک کە نۆک بخواتە سەری و بتوانی پێی بنووسی. تۆ لەوانەیە بە پەڕێ بتوانی پەڕەیە کاغەز بنووسی، بەڵام بە پەڕێ ناتوانی 5,000 لاپەڕە بنووسی. دە ئاخر کاولت ئەکاتۆ بە پەڕ 5,000 لاپەڕەچت بنووسی. وەختێ تۆ ئەدەواتە نووسینە ئەمانە، کەرەستەی نووسینە ئەمانە پەڕە و هەنووز نەوگەسۆ قەڵەم، هەنووس سەر خودنوویسی بۆ دروست نەکریاگە نیشان ئەدا ئەم مەردمە مەشغوڵ نەبووگن بە نووسین. با من ئەمە بکەمەوە بۆ ئێوە بفەهمن منزورە من چییە. بزانن ساڵە 1860 شەڕە داخلیە ئیاڵەتە متحدەیە ئەمریکاس. 4 ساڵی پێچێ ئیاڵاتە شماڵ ئەدەن لە ئیاڵاتە جنوب. ئەوەسە کە من لەسەر کتێو بەربات ڕەفتە قسەم کرد. لە 1860 تا 1864 بۆ ئەوەڵین بار لە تاریخە چون ئیاڵاتە شمالیە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا گەلەکێسی شەڕەکە بواتۆ احتیاجی بە ئەسلحە هەست. تمام ئەسلحەیە مەوجود لە خاکە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا لە 1860 10,000 قەبزە ئەسلحە بووگە. بۆ خاتری ئەوەی ئەسلحە سەرپڕووگە. ئەسلحەی سەرپڕ قابلێ تەولیدە فرە نەبووگە، یعنی مەس پرۆداکشن، دانە دروست کریاگە. ئاسنگەرێک 2 مانگی پێچووگە ئەسلحەیە دروستکە. و چون ئەمانە تەولیداتیان قابلە تەولیداتە فرەکردن، یعنی تۆ ئەم ئەسلحە تیکە تیکە ئەەکەی و ئەم تیکانە تەولید فراکەی و ئەمانە مۆنتاژ ئەەکەیتە سەر یەکتری تا گشتی ئەسلحەکان لە یەک مارکۆ قەتەعاتی یەکتری بخوا پێیان. ئەمانە یەکدەست ئەسلحەکەیان دروست کردگە. 1 مانگ توولی کێشاگە لوولەکە خردکەنەوە. تەوجۆکەن تا ئەمەی کە بتوانن ئەسلحەیەک ئەگەر دروستیان ئەکرد لوولەکەی بتەقیە ئەسلحەکە بەکار نەهات.
چەکوشەکەی بشکە بەکار نەهات قابلە تعمیر نەبوو تعمیر نەبوو قەتعی هیچ ئەسلحەیەکی تری پێ نەیە خوارد ئەمە بڕۆن تحقیقی لەسەر بکەن تا بفەهمن من گەرەکمە کامە تەحول بێژم لە بینە 1860 تا 1864 بالئەخەرە چەندین دانە کۆمپانی چ لە بریتانیا چ لە ئامریکا خەریکەون تا ئاخری موفقەون ئەسلحەیە تەولیدە ئەنبوه دروستکەن ئەسلحەیە دروستکەن کە ئەگەر شکیا قەتعە بخواتە سەری بە 4 ساڵ تۆ چون وایتە ناوە شەڕە فشارە پێهاتگە گەرەکتە ئەسلحەت گەرەکتە سەرکەوی پوڵ خەرج ئەەکەی ئەمە بگۆڕیت یعنی تۆ لە قەرنە 15ەوە کە ئەسلحەتێت تا 1860 ناتوانی ئەسلحە گشتی وەسەیەک سەرپەڕە هیچ تەحوڵێکی عەجیب و غەریبی تێناکەوێت تۆزێک فیشەکەکانی ئەگۆڕێ سەرەکانی ئەگۆڕێ بەڵام چۆن 600 ساڵ اتفاقی ناکەفێ لە پڕێکا 4 ساڵ ئەمە اتفاقا کەفێ هۆکەی ئەوەسە نیازیان بووگە احتیاجیان بووگەم کارە بکەن و بلەخەرەیکەن ئیستا قسەکەی من لەگرا تێتە دی براکەم ئەگەر ئەم ئوروپاییانە ئەوەنە ئەهل نووسینن ئەوەنە نووسینیان بۆ مهمە و ئێژن تاریخێ شەفاهی وێ بە کەڵک نایە تاریخ ئێشێ بە نووسین وێ بابجان تۆ ئەوەنە مهمە بەلاتۆ بوو بە پەڕ ئەنووسی تۆ 200 ساڵە پێش 250 ساڵە پێش بە پەڕ ئەتنووسە ئەم گشتە لاپەڕە کتێوانتە بەچی نووساگە تۆ بەچی تەبیعەتەن جواوە ئێوە نادەنەوە چون ئەوان ئیمڕۆ لە مەسنەد قەراریان گرتگە ئەوان ئیمڕۆ دانشگایان هەست ئەوان ئیمڕۆ نظام سوڵتەیان هەست ئەوان ئیمڕۆ ئەبزار وا لە دەستیانە تەلەڤیزیۆن وا لە دەستیانە پوڵ وا لە دەستیانە قاچیان گەیگەسە حەوا تۆ ناتوانێ ئەم قسانە بکەین وەلی ئەمە یەکچت بە ئێوەیژی یەکچت سنەت نووسین لە تەواو دنیا ئەمرێکی جەدیدە سنەت نووسین جەدیدە ناگاتە 300 ساڵ یعنی تۆ ئیتر هەرچیشتە مەکتوبی کەی بینووسی مەکتوبی کەی بینووسی بەم دەسە تەمامە و کتۆبانەی کە ئەمانە ئیدعاکەن کتۆبە 700 ساڵە پێش و 800 ساڵە پێش و 2000 ساڵە پێشە مەشتێ جەعلیات درۆی دەستکردە جەدیدە چۆن ئیمڕۆ لە حاڵە حازرە هەر ئەمڕۆ من تەکەیەوە قسە ئەەکەم لەم دنیا 10,000 ڕۆمان متەوەلد بووگەوە لەدایک بووگە چۆن ئەمانە نەیانتوانی گەم گشتە کتێوە بنووسن بچۆ کاورا جەدیدە 9,000 لاپەڕە دەکۆمنتاری لەسرە کورد بە ناوە دانشگاهێک کەمپەریج داگەسە دەرەوە پێ بچۆ حتمما مشتی توڕەهاتە کەسافەت ئەداتە خوردە تۆ دووبارە بەمە زەهنە تۆ دروستەکە بەمە تۆ ئەگۆڕێت ئەدواتە ئەو خانە ئەم کوردەوارە ئێمە بۆ کاولە بۆ واسە سەبەب چییە واسە بۆ ئێمەی کورد خۆمان بە خۆمان ئێژین قەوم خۆمان بە خۆمان ئێژین خائین خۆمان بە خۆمان ئێژین خۆفرۆش خۆمان بە خۆمان ئێژین بێعەقڵ خۆمان بە خۆمان ئێژین هیچ و پوچ خۆمان ئێژین کێ فێرمانی کردگە فکرمان کردگە سۆ لەسەری نا ئێمە فێر کریاگین وا قسە بکەین فێر بووگین وا قسە بکەین فکر ناکەین و بۆ ئەم قسانە ئەیکەین نایج ئیژین کێوت کێسی پێمان بزانن ئێمە مەردمێکین فکرەکەین هەر کەسێک تێت و لباسە کوردی ئەکاتە بەری و کوردی قسە ئەکا و سکە شۆرە ئەیگرێت و ئەمانە دۆسە ئێمەس نافەهمین دۆست چه شکلیە دوژمن چه شکلیە ئێوە پرسیارێ لە خۆتان بکەن چه پێویست ئەکا هەژارە موکریانی ناوی هەژاروێ نازنامەی هەژار بۆ خۆی هەڵگرێ چه پێویست ئەکا کاورا ناوی فایق بێکەسوێ کابرا ناوی عەبدوڵڵاه پەشێوێ بێکەس هەژار پەشێ و هێمن ئەمانە بووگن و کێ بۆ ئێمە ئەمانە بووگن و کۆڵەکەیە کوردایەتی مبارزە
علم و هەرچی شتە گەلێکی تەرجمەیە بۆ تۆ بکاتەوە بڕۆ لە برسێتی سکێ تێر و سکێ برسی وەسرە بن بەردێک و دانیشتوم سپێداوی لێم خەریک و حاڵم خراوە ئەو باوک ساحێوەم دەراتوو تەوەجۆکەن بەوە دەست پێەکە کاکە ئەم منەتە بە کێوە ئەفرۆشیتەوە بۆ ئەیفرۆشیتەوە بۆ تۆ بگی تۆم گۆرانی وێژانە مەسەڵەن ئەم مەمکۆڵانە بە پەنجە و کاورای سێگری و ئەمانەی کە گۆرانی ئێژن عادەتیانە دائیمەن سوالکەن لە مردم مەسەڵەن تۆ عینەکی ڕەیبە نەکەیتە چاو و بگەرە کاورای سێگرێ فکرەکە و عینەکە ڕەیبەنە حەقی نییە لەسەر چاوت تۆوێشە لەسەر چاوت ئەوێ بۆ چون ئەو گۆرانی وتگە مەسەڵەن ئەمانە هەر کام دووربینە چووە بەریان و بەڕاستی و کورد هیچێکی بۆ ئێمە نەکردو بەڕاستی و کردو و ماڵێکی بە ئێمە نەدا ئەم کوڕوزانەوە بۆ چییە؟ من ئیستا کەستان بانگتان نەکردم بێم ئەم کارە بکەم من ئەم کارە بۆ خۆم ئەەکەم من وا خەریکم ئەژیم من وا ئەژیم من دانی کوردم و ئەم کوردبوونە بۆ من مەسئولیەتی دروست کردگە بێم ئەمە بە کێ بفرۆشمەوە بۆ ئێشێ بکڕوزێمە و بە ئێوە بێژم چیمە من مەگەر زەمانێک تۆزێ ناساقوە مێژم تۆزێ ناساقم مەگەرەوەی کە دیبەیتەکە خراوە بوێ پس ئەمە یە داستانێ وا لە پشتیە خەریکن جێگەیەکی تر ئەکوتن تۆ خەوەرە نییە تۆ نازانیت ئەمانە بە ناوی کورد و قسە بۆ ئەکەن بابە کاولستانێکیان دروست کردگە لەم مردمە فەقیرەی ئێمە ئەم مردمە فەقیرەی ئێمە 1000 پارە بووگە من نازانم لەکوێوە دەسی بۆ بووەم ئیستا من گەرەکم و دووبارە شەرەفنامە بخوێنمەوە ڕەفیقێک تەحلیلێکی کاناڵێکی حرێمی کوردستانی بۆم هەناردگە دێ ئەم تەحلیلە ئێشی جوا و بدرێتەوە چون ئەمە بڵاو بوو گەسۆوە ناوە مردم من لێی نادەم دای ئەنێم و دیبەیتێکی تر فقط ئەگەر کۆتاح گوێ بدەن بۆتان دەرەکەوێ کامەسە ئەمە ئەم کاتت باش کوردستان ئەگەر بەخەبەری 30 ساڵە کۆمەڵگای نێودەوڵەتی بەڕێوەبەرەتی ئەمریکا بە دەوری کورد و کوردستاندا بوون بە پەرژین 60 دەوڵەتە هەرە بەهێزەکەی دنیا بەکردەوە نیشانیاندا کە ڕێگە نادەن کەس چی کرد دەست بۆ کورد درێژ بکات ئەمە کاناڵ کێس نازانم بە چ مەقسوودێک و کارەکە ئەزانم لە قسەکانی دیارە ئەم تەحلیلێت 10 دقیقە و 21 سانیەیە کە کردگێسی سەڵام کوردستان بەیانیت باش وە خەوەری ئەمە لە زهن ئینسانە کووردا چنان فەسادی جێتێڵێ کە نەتیجەکەی ئامەسە تۆ ئەیوێنیت خۆ بۆ ئیستە لە کوردەوارە ئێمە خیانەت بووگە سۆباو بۆ مردمە ئێمە حچێتەکانیان نادا بۆ ئەم کوردستانە فەساد تەنی گێسیوە لە هەموو بوارێک و بۆ ئەم کوردەوارە وای پێاتکە خوارووا لە خۆی وای پێ ناتکە کاریان لەسەری کردەوەیان پێکردگە کێ کردگێسی ئەم کارە کێ کردگێسی ئەمە سوالە چۆن کریاگە کێ کردگێسی بۆ کردگێسی بۆ ئێمە بڕێک کەلەمە باس ئەەکەین خۆمان معناکەی نازانین خۆمان نازانین کێ فێرمانی کردگە کتاوێ بۆ ئێمە نووسریاگە بەناوە ئەووەرین تاریخە نووسریاگە کورد بەناوە شەرەفنامە ناوەکەی عەجیبەنە حتمما فکرەکەنەوە چون ئەمە شەرەفخانە بدلیسی نووساگێسی نامەیە شەرەفخانە جالبە کە ئەمە ناوی شەرەفە ئەم کتاوە تاریخیە کە شەرەفنامەی ناوە شەرحە حاڵە خۆیشی نییە شەرەفنامە لە ئەسڵا بێشەرەفنامە یعنی چی؟ ئەم کتاوە نە 1596 نووسریاگە نە شەخصێ بەناوە شەرەفدینە بەتلیسی مەوجودیەتە تاریخی بووگە نە کەسێکی کورد بووگە
ئەم کتاوە متەئەخر نووسیاگە عمریشی ناگاتە 150 ساڵ دانەیە بنجوولەکە نووساگێسی تەوەجۆ ئەکەن ئەمە لە عەسڵا بێشەرەف نامەس چون قەرارە کورد بێشەرەف بکات و ئەیکات ئەمە ئەیکات وە کردی کە من ئەی خوێنمەوە ئەمە هەرە شتەسەوە ئەمڕۆ جدیدەن ئیدەیەک لە شاگردانە ئەم ساڵە ئەمانە پێژن نەقشە ڕێگا ئاژن دانیشین و نەقشە ڕێگا بێرین و نەقشە ڕێگا بووین و ئەمە نەقشە ڕێگاس کوردیان وەقبارەیە ئەم کتێوەدا تاشیگە ئەمیانە نووسیگە و ئەو کوردە ئیمڕۆ مەحسوڵە ئەمەسە ئەوەی کە ئێمە ئیمڕۆ خراوین ئەمە نییە کە سابقەی تاریخی هەست ماشاکەمانە گەرەکیانە بێژن ئەگەر ئێمە ئیمڕۆ سەرزەمینمان نییە ئەگەر ئیمڕۆ کاولین فاسدین بێ ئیرادەین هەچیشتمانە لە دەستچووگە ئێمە خوو خسڵەتمان واسە ئەوە نییە شەرەفخان وتکێسی لەگرا نا وانییە ئەوەی کە لەگرا شەرەفخان بێ شەرەفنامەی نووساگە دەقاودەق دەستورە ئەنجامی بووگە کە ئیمڕۆ بیکەن وامان پێ بکەنە خروجیەکەی بووگەسۆ ئەحزابە منتەسەب خروجیەکەی بووگەسۆ خاندانهای جۆرا و جۆرێک لە کوردەوارە بۆ ئێمە دروست کردیان خروجیەکەی بووگەسۆ نەوعی مبارزە خروجیەکەی بووگەسۆ ئەوەی کە کوردیان کردە قەوم زووانێ فاسۆمیان پێدا خروجیەکەی بووگەسۆ ئەمە ئەم نۆعە شێوە مبارزانە بە ناوە کورد بۆ ئێمە دروست کرد بوو بەمە پس من دووبارە تێکراری ئەەکەمەوە لەبەرەوەی ئێوە خاص بفەهمن ئەم کتاوە شەرەفنامە یەکسری مەسائل مەترەحەکە بە دنیای ئیمڕۆی ئێمە ئەخوا ئێوە ناوێ وا فکر بکەنەوە کە ئێمە ئەو شتەی کە ئەموتکێسی سادقە دەربارەمان چون تاریخەن وابووگین تاریخەن خۆخۆرین تاریخەن بێعەقڵین تاریخەن شەهوەت پەرستین تاریخەن ئەحمەقین تاریخەن نابودین نا با بفەهمی نا ئەمە 1596 دانێ بێشەرەف بەناوە بێشەرەفە بتلیسی نەی نووساگە ئەمە عمری ناگاتە 150 ساڵ نووسیاگە تەوەجۆکەن قەراروگە کورد ئاوا دروستکەن وەکو ئەم کتێوە بۆیە خروجیەکەی بووگەسۆ فعالە جامعەی مەدەنی ئەحزاب حەلیمە کوردستان خروجیەکەی بووگەسۆ کەسایەتیهای کورد ئەلایەدینە سەجادی مامۆستا مەردۆخ کوردستانی بنەماڵەیە مەردۆخ هێمنە موکریانی هەژارە موکریانی بنەماڵەیە بارزانی بنەماڵەیە قازی محەممەد بنەماڵەیە قاسملو بنەماڵەیە محتەدی با بزانن ئەمانە کێ تاڵەبانی با بزانن ئەمانە کێ گەورەی ئەکا بۆ ئێوە وە بۆ ئەمانە هاتکن ئەمانە هاتن ئەم کتێوە دەربێرن لە ئێمە ئەم کتێوە لە ئێمە دەربێرن ئەمە نەقشە ڕێگا بوو ئەمە پلان بوو دایان یا تاشیان لێو دووە ئیستا تۆ ئەم کاولیە لە خۆت ئەوێنی ئەڕۆی مراجعە ئەەکەی بەم کتێوەیەژی ئەشەوبی لە ڕازی کرد ئێمە مشتێ فاسدین بێعەقڵین نادانین جاهلین ئینسانهایەکی ئەحمەقین بۆیە وامانە پێیاتکە پس لەگرا مەخەڵەتێن هەرچیەکتان پێ ئەدەن قبوڵی مەکەن تەسلیمەون ئەوەی بریتانیا بۆ تۆی نووساگە تۆ دائیمەن هەواست بوێت تماشاکە ئەمە سادەز حۆقەکە سادەز مناڵێ ئێوە گشتا مناڵوگەن مناڵە چکلیتێکی وەدەسەوە تۆ تۆزیە گەورەتوری گەڵکت و بیخەڵەتێنی ئەدود ئاها چۆلەکەکە ئاگەرێکیان و مناڵ خەتە نەکەن ئەیان وها چۆلەکەکە تێخەکان پێوانیە براکەم لەگرا شتێکی بچووک ئەدا بە تۆ لەو داوە شتێکی گە مەسەڵەن ئێژێ سەفەویان کوردی زۆڵە زابوون زۆڵە کورد بوون تۆ حەزی پێکەی و کوردوگون و گولێ زۆڵ وگون و ئەمە بابگیان کڵاوی نیاسەرە مەچۆ سەفەوی مەوجود نییە درۆست جعل تاریخە مەوجود نییە وەلێ وەختێ وتی زۆڵە کورد تۆ حەزی پێەکەی ئەمە کوردوگە و ئەوێ تۆ شەڕەتەکە تورک ئەو بێن و با شەڕکەین و وەڵاو کوردوگە و با کورد بووگە و
من خۆم ئەم نمونانمە هاوردەکە بەحسم کردگە لە کتێوەکانەتە ئەمە بفەهمن ئێوە ئەمە چۆلەکەکە زێژی ئەها چۆلەکەکە ئەها چۆلەکەکە سەفەوی کوردوگە وەلی زۆڵە کوردوگە ئالەگرا تۆ هەر بچووکەویت و ئەرێ ئەم کوردە چیە گشت کەسێت تفیە کاتەوە چی ئەم کوردە بۆ ئەوەنە کەسیفە گشتی تۆ تفیە کاتەوە تف بۆ واسە ئیتر من لەمە سادەتر ئەوامانەتر ناتوانم بێژمی کاکە فکر کەرەوە بۆ سەفەویە کوردە حەز بە کورد ناکا ئەوەی تۆ فارس بۆ کاورا کوردە حەز بە کورد ناکا ئەوەی تۆ تورک مەسەڵەن وەجێی برا بێژێ بەرادەر خۆشترە وەجێی بەرادەر بێژێ ئارقاداش خۆشترە بۆ تف ئەکا لە برا کەس نازانێ بەڵێ جوابەکە هەر ئەمەسە وەختی ئەیکەن و زۆڵە کورد بوو تو حەزی پێ ئەەکەی وەختی تێن بەیتە قەڵای دمدم بۆ تۆ ئەخوێنن و خاونە لە بزەڕین حەزی پێەکەی وەلێ نازانی بەیتە قەڵای دمدم کێوتکێسی کێ ئەوەڵ دەفعە بە سوورەتە بەیت و باوتکێسی ئێمە ئەزانین ئەم سەرزەمینە ئێمە پڕوگە لە جوولەکە کارە جوولەکە چاوشی و متربی و خەتە نەکردن و ئەمانە و گەسە ئەکسەریەتە ئەوانەی گۆرانی وێژوگن ئامەم کۆڵانە بە پەنجە لە تەلەڤیزیۆنێکە لە بەرامبەرە ئەو کاورا کوێرە سەقزیە گۆرانی بێژەکە هەز ڕەشیدە فەیز نژاد و ئێسیا وتی هاتەوە تەیرەکەی گەرمێنێ گۆرانیە باوکە تۆ نییە درۆزن هەنە دوودانە نازانم کێ و میرەکە جوولەکە بووگن لەمە تیویان قسەیە کرد دەی چۆن ئەم بەیت و باوە بڕێکی جوولەکە بۆ تۆ دروستی نەکردگە چون زوانە تۆی زانیگە لە خۆت خاستر زانیگەسی لە خۆت خاستر دەمە قۆپانی کردگە سەپێ لە ماڵ جوولەکە وگە و لە دەرگۆک و تۆ کوردگە و تۆ پێژی کوردە جوولەکە نە ئەو هەر جوولەکەی جوولەکەس کوردە جوولەکە نییە جوولەکەی جوولەکەس ئەگەر ئەمە تێگەین و ئەگەر ئەمە فەهمین بعد چاوتانەکرێتەوە تماشاکەن تاریخ وا ناخوێنێتەوە وا ئێوە تەحلیل مەکەن ئێوە ئەکەونە داو ئێمە ئەکەوینە داو چۆن ئەکەوینە داو کاورە 2000 لاپەڕە تاریخی نووساگە باس ئەکات ئێژێ قەبایلە تورک لە منتەقەی تورکستان و ئێرانیاندا بەرحەملە وەختی دایەنە بەرە حەملە ئەمانە توانیان خاک بگرن خاکیان کە گرد ئالب ئەرسەلان و توغڕۆڵ و سەبوکتەکین و فڵانە کەس سلسلەی جۆرا و جۆریان دروست کرد سەلاجقەیان دروست کرد ئیتر ئەم شۆڕەوێتەوە بە داستانە سەلاجقە و داستانە حەسەنەکە وەزیر و داستانە خاوجە نەسیرالدینە تووسی و حکوومەتە سەلاجقە و چوزانم ئەدامە ئەدا لەگرا ئێوە یەک پرسیارە تاریخی ناکەن ئاغایان مەچۆ تۆ ئەم 2000 ساڵ تاریخە بۆ من مەخوێنەوە لەگرا یەک چەت جێگەی سوعالە بۆ من کە لەم تاریخە تۆ کەمە عاملە ئینسجامە قەبایلە تورک چ بوو عاملە ئینسجامە قەبایلە تورک چ بوو ئەم قەبیلە تورکانە لە شمشێرە کۆتوانیان بوونە 2000 شمشێر بوونە 200,000 شمشێر تا بتوان قەڵەمڕەوێکی وەسیع قووتکەن ئەمە ئێشێ ئەمانە لە ژێرە چیرۆکێ کۆب بوونەوە ڕەوایەتێکیان بوویە کە حەزیان پێکردوێت وەگەرنە ئیمکانی نییە 2 شمشێر بوێت و 4 شمشێر ناوێ ئەم ئتفاقە ناکەفێت وەختی تۆ ئەم سوعالتە نەکرد کاورا هەر ئیدامە ئەدا و سوڵتان مەحموودە قەزنەوی نۆکەری هێز ئەیازی ناوە و ئەیاز حەزی بە سوڵتان مەحموودە کرد و بابین داستانە عشقە ئەیاز بابیان داستانە عشقە ئەیاز بە سوڵتان مەحموود مەیژە ئەم تورکانە ئێوە ئێژن لە ئاڵتایۆ هاتکن لە چینۆ هاتکن بۆ هاتکن برسی بووگەن یعنی ئەمەی کە ئەمانە هاتکن بە شوێنە برسێتی و هاتگنە سەر دەرۆ وەجهە ئینسجام
ئینسجامە ئەمانە برسێتی بووگە دێکاکە بۆ برسێتی پاڵی بەما بەقی قەبای لە دنیاە نیاگە دنیا بخۆن هەر پاڵی بە تورک نیاگە چۆن تورک برسێتی بۆ تورک بووگەسۆ مەبنای ئینسجام لە کاتێکە ئێژن ئیسلام بۆ ئەم قودرەتەی گرت ئێژن عەرەب بەر لە ئیسلام و بەر لە پێغەمبەرە ئیسلام قەومە پەراکەندە بوو هەر قەبیلەیە بۆ خۆی خوایەکی بوو بوتێکی بوو هەر کەسی گیای کەژێکی ئەڕست بەڵام پێغەمبەرە ئیسلام هات یەک دینی هاورد یەک ڕەوایەتی بۆ عەرەب هاورد بەناوە ئیسلام و تەمامە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا تەواوە ئەمانە لە ژێرە ڕەوایەتە ئیسلامە کۆبوون و مهمە خب ئالەگرا عامل ئینسجامە ئەعراب مەترەحەکە و عامل ئینسجامە مسلمین لە ئایندەوە مشخصەکە بۆیە دانەیە هندی لە کنارە دانەیەک مەغریبیە لە ناو یەک سپاتوانە شەڕکەن ڕەوایەتە ئیسلام مەوجودە لەگرا نە عەرەب بوونە نە کورد بوونە نە تورک بوونە هیچێکی تر عاملە ئینسجام ئیسلام محەممەد المستەفا و ئەڵڵاس هیچێکی تر نیتر ئەی عاملە ئینسجامە ئەتراک چ بوو پس ئەم سوعالە مهمە بەر لەوەی تۆ شۆڕ بووی تۆ ناو 5,000 و لاپەڕە کتێوە مەچۆ ئەمە خەیلێ کارێکی اشتباهە تۆ ئیشێ ئەوەڵ دەفعە مشخەسی بکەی عاملە ئینسجامە ئەم تورکانە چ بووکە دێ ئەم تورکە دینی نییە بۆ یەکشتیانەون و مسلمان پس دینێکیان نەبووگە لە ژێریا منسەجم بوون دەستگاهە ئیمپراتوریەتە سەرزەمینێکیشیان نەبووگە کۆچەری قەبایل و چادرنشین بووگن چی ئەم قەبیلانێ بە یەکۆ چەسپاندگە جواب سوال نییە پس تۆ لەگرا ئەفەهمی تەمام ئەم تاریخە توڕەهاتە ئەم قەبایلە کێ کۆچی داگن کێ هاوردگنیە ئەگرا یەهۆ چۆن پەیابوون دەگرا تۆ ئەمڕۆ ئیسلام بگرە لە دانەیە تورکە تورکیە حەجێکی بەناو تورک بوون نییە حەج نە جەهانبینی هەست نە ئەعیاد و ئێڤنتی هەست نیسی حەجێکی نییە تۆ لەم زوانی یەدیشە تورکیە مەفاهیمە ئینتزاعی و ئینزمامیە گۆرانی و عەرەبی بکێشە دەرەوە حەجی بۆ نامێنێت تۆ حەجی نییە دێ عاملە ئینسجامە ئەم مشتە قەبیلە چە بوون معلوم نییە حەج تۆ کە تورکیەت هەست ئیمڕۆ وا 100 ساڵ دەوڵەتە مۆدەرنی بەسەرۆ دانریاگە ئەرتشی مۆدەرنی هەست تەکنۆلۆژی هات کەسە کۆمەکی مەس میدیا هەست سیستەمە ئاموزش و پەروەرش هەست تۆ سعیت کرد ئەم کوردە پاکەی تۆ بیکەیتە یەک هۆڤیەتە تورکی نەتوانیگە هەنووس تا یەک ڕەوایەت بێریتە دەرەوە لە تورکیا تۆ بە پێکاکا خەریکی کورد کەیتە تورک ناکرێ پێت بە پێکاکایش خەریکی دەمە قۆپانی کردگە سپێ و برایە و دەمەشێت و برایە گەلان و ناچێتە بەرەو بۆیان 1500 ساڵە پێش ئەم تورکە لەسەر چی لەگەڵ یەکتریا ڕێکەوتگن چی لەسەر قەنیمەت دێ هەرچی کەسە ئێشێ لەسەر غەنیمەت تەکە یەکتریا ڕێ بکەوێ لەسەر ژن دێ هەرچی تەوائیفی دنیا زەشێ لەسەر ژن تەکە یەکتریا ڕێ بکەون نەئشی یەک ڕەوایەتی مەوجود بووێت کە بەمانە هێزی داوێت پس وەختی ئەمە مەوجود نییە تەمامە ما بەقیە تاریخەکەیان لە شکۆ و سەروەری گشتی دروی مطلقە بڕۆن پەرچەمە تورکیە یعنی پەرچەمە عوسمانی 1840 دانریاگە ئارمە ئەرتەشە عوسمانی 1884 دانریاگە بگەڕێن دەی ئەمە کامە ئیمپراتوریەتە 700 ساڵەس ئارمەکەی 140 ساڵە پێش دانریاگە پەرچەمەکەی 170 ساڵە پێش دانریاگە دەی مەگەر ئەمە ئیمپراتورە گەورەکەی عوسمانی نەبوو قەپی کردو بەسەر دنیا و دنیای گرتو و خواردەبووی و تەئیدیەکەن و ئەم ئیمپراتوریە لەکوێ هەست لە تاریخە کلیسا مەوجودە لەکوێ مەوجودە
لە کتاوە مەکیاوەلا مەوجودە وەلی حەج ئاسارێکی نییە ئەم عەزەمەتە دنیای ئیسلامە بەرسەرە هەنێ بەنایە یونانی معماریە یونانی ساختەیە متأخرە 200 ساڵە حاکمە ئەیا سوفیە و یەکسری کاخە ئەحمەقانە و ئەمانە ئەوەنە وەزعیان شەڕە بچنە موزەیە تۆپقاپی و بچنە موزەکان ئەستانبوڵ ڕیشە پێغەمبەری ئیسلامی واتیە مەدفوعە پێغەمبەری ئیسلامی واتیە بەڵام کەوشە ئیمپراتوریە وا سوڵتان فاتح کوشتگێزی تیانە وەلێ مەدفوعە پێغەمبەر ئیسلامی واتیە وەلێ ڕیشە پێغەمبەر ئیسلامی واتیە خۆ پس ئەمانە مهم من وەختی تۆ تحقیقەکەی ئالەگرا دەسی بۆەوەی من بە تۆ وتم 1860 تا 1864 چون احتیاجیان بە ئەسلحەی فرە هەست ئەتوانن تەولیدە ئەنبوه بکەن مەس پرۆداکشن بکەن لە ئەسلحە چۆن ئوروپایی کە ئەهلە نووسین و گەو تاریخ جهانی نووسا گەو تاریخە مەنووسی و تاریخەوە نووسێ چۆن ئوروپایی بەپەڕ نووساگەسی من عەکسە جەفەرسۆن ئەمریکاییتان بۆ تێرم لە ناوت دەواتەکەیە پەڕ هەست پەڕدانریاگە تۆ چۆن کارە شەو و ڕۆژ نووسینوگە بەپەڕ ئەنووسیت نەتوانیگە خودنوویسێ ئەبداعکەی وەسیلەیە نەوشت ئەفزارێ دروستکەی خاص بنووسی پێی ئەمە نیشان ئەدا نووسین وەکو سنەت مەوجود نەوگە عادی نەوگە گشت کەسێ نەیکردگە بۆ گشت کارێ نەیکردگە وان نییە ئەمانە وایژنی وان نییە ئەمڕۆ تفیەکەنە ناوت دەمە ئێمە و ئێمە قبولی ئەەکەین لەمانە ئێمە عەقڵمان با بگەنەوە فکرەکەن هەر کەسێ ئەلفبا نەزانێ عەقڵی نەوگە وان نییە مردمە ئێمە عەقڵیان بووگە حەکیم وگەن ڕیاضیاتیان زانیگە هندسەیان زانیگە معماریان زانیگە زانیگیانە وەلی ناتوانێ شەرحی کا بۆ تۆ ناتوانێت تێوریەکە بێژێت ئەلفبایەک کە شکڵێک وێت ئەمە بیخاتە کناری یەکتری و بەعدەن استفادەی لێ بکە نەیزانیگە لەسەر حافزەی شەفاهی حساوی کردگە تۆ فکرەکەی مردمە قەیم بێ عەقڵ وگەن عەقڵیان نەوگە و شعوریان نەوگە و دەرکیان نەوگە و هەر تۆ ئەفەهمی چون تۆ ئەتوانی 4 کتێب بخوێنی تۆ پس ئەمانە مقدماتە ئەوە بوون کە ئێوە بفەهمن ئەم بێشەرەفنامە ئەم ئاغا بۆ نووساگێسی تەئەکی دەکەمەوە بۆ ناوی شەرەفنامەس بۆ ئەم کاورە ناوی شەرەفدینە لەبەرەوەی هەر لە ناوەکەی خەریکە تۆ ئەخەڵەتێنێ شەرەفنامە دێخۆمە سەر تاپا بێ شەرەفنامەس ئەمە نەقشە ڕێگاز وا ئەمڕۆ کوردی دروست کردەکە لەسەر ئەمە مۆدل و ئۆلگویە بووگە کە قەرار بووگە کوردی پێ دروستکەن فارسیەکەی دروستە چون تماشاکەن ئالەگرا بێسن هەژارە موکریانی دەسی برگەسە ناوی تەرجمە فاسۆمیەکەی دەسی بردگە گۆڕی گێسی مەزامینی گۆڕیگە من ئەزانم تەرجمە کەلەمە بە کەلەمە نییە مەزمون بە مەزمونە وەلێ ئەم زوانە هەواپەیمانیە زوانە جوولەکە سازە کە لە گۆرانی دزیاگە حەج احتیاجی نییە ئەوەنە دەستکاری بکەیتەوە وەلێ ئەو دەستکاریەکی بێحەدیەکە لەگرا ئەو حەڵقە وا ئێمەیان کاول کردگە کارمەندانە نظامە سوڵتە وەکو هێمنە موکریانی وەکو عەلایالدینە سەجادی وەکو کەمال مەزهەر وەکو ئەمانە گشتیان نامەیان نووساگە بۆ ئاغای هەژارە موکریانی کە ئەمەی تەرجمە کردگەسەوە هەژارە موکریانی لە 90 سەفحە پیشگفتارە ئەم نامانێ دانیاگە یەکێک لەو نامانە نامەی ئاغا هێمنە ئاغا هێمن بعدەزەوەی کە شروع کات و تەفاسیرە ئەحمەقانەکردن لەوەی کە برسیمان بوو ژوورێکی کەسیف بوو چۆکن بوو خراو بوو زستان بوو تەڕ بوو بەهارەکە تەڕ بوو فرەخراو بوو چوینە پاییزۆ ئەو ئەستور بوو من باریک بووم ئەگاتە ئەم جێگە پیا و حەق بڵێ
دەربارەی مێژووی کورد هەرچی شەرەفخان بەدڵ نیازی لێگرتووە و دەستی بۆ بردووە و خستوویەتیە سەر کاغەز بەدڵ نیازی لێگرتووە. لەگرا ئاغای شەرەفخان بەدڵ نیازی لێگرتگە. نوک و بەدی هەر لە سیر هەتا پیوازی زۆر بە دەستپاکی ڕاگوێزراوە. بەرگە عەجەمیەکەی لێ داڕناوە و جوان و قازاخ شۆراوە و جلوبەرگێکی زۆر نایابی کوردی دەبەر کراوە. ئەمە هێمنە موکریانی ێژێتی. قەشەنگ توێکڵی گرکەسۆ و لباسە فارسیەکەی لەبەری داکەندگە و لباس و جلوبەرگێکی نایابی کوردی لەبەر کردگە. یعنی چی کردگە؟ یعنی خونجاندەگێسی. قەشەنگ خونجاندەگێسی قەشەنگ ئەم بەشە لە کوردەوارە وانابوود بوو ئیستە زووانە فاسۆمی کە ئێژن زووانێ کوردیە. ئەم هەژارە شەرەفدین بێ شەرەفنامە بکاتە ناو زەهنە ئێمە حەزی پێ بکەین. دقیقەن تەرجومەکەی ئەچێت مەزامین ئەگۆڕێتەیە. مەزمون بە مەزمون وانیە تۆ کردکتە ئای هەژار. تۆ هەرچیشتە حەزبە کردگە گۆڕیکتە ڕەقیقە کردگەسەوە مەردمە نەفەهمێت تۆ چۆن کڵاونیاگەسە سەری. وەلێ ئەم بە باشی لەگرای ژێتی تۆ داتماڵیگە و جلوبەرگی کوردیت کردگەسە بەری. باڵێ دەبەر کراوە و بە خشڵ و زێڕ و سسلە و پێڵە و خرینگە و ئەویەی کوردانە ڕازاوەتەوە. پڕی کردگە لە تەعام و خرینگەی تێکردگە و بازنەی تێکردگە و ملوانکەی تێکردگە و خوجوانە و زەریفی کردگە. تەوەجۆکەی نا تۆ ئیشی بچی مەتنە عەسڵی بخوێنی تۆ بزانی بێ شەرەفدین بۆ ئەمەی بە فارسی نووساگە. ئەویش فارسیە کە لە ئینشا زەمانە قاجارەکە. تەوەجۆکەی لە ئینشاء زەمانە قاجارەکە. کوردانە ڕازاوەتەوە. کوردانە چۆنیە ڕازێنەوە؟ کڵاو دەسماڵەکەنە سەری و کڵاو جامانە کاتە سەری و دەمە قۆپانە کاتە پای و شورتی لە پایدا کەند و حتمەن واسە کوردانە. ئۆکەی. و ئەگەر دەیبینی هەزار قورعان دەخۆی کە ئەو کتێبە هەرگیز بە بۆرە خزمایەتیش نەچووەتە سەر فارسی. و هەر زگما کوردیەک و بە کوردی ڕسکاوە. هەر زگما کوردیە و بە کوردی ڕسکاوە. بڕسکیە. تەوەجۆتان کرد لەگرا وای پێکردگە تۆ نەفەهمی. ئەمە تەرجمە کریاگەسەوە. کێ نافەهمێ؟ فاسۆم باز. کێ پشتی ڕاست کردگەسەوە ئەم مەتنە و ئەشەو بیلا و ئەم تەختەی ملمە و تاریخ و کوردە و شەرەفنامەس و شەرەفە گشتمانە و دابی خوێنینە و دەرسی لێ وەربگرین. ئەمە هەمانە کە قەرارە قیافەی ئێمە وا دروستکە ئارایشیکە وەم شکڵە دەری بێرێت. ڕسکاوە. ئەمە کێ نووساگیە؟ ئاغایە هێمن موکریانی. من ڕۆژێ تێمە سەلام شاعرە ملیە کوردەوە شعری وتگە. تێمە سەری شعرەکانی. خۆ ئێوە ئەوێنن ئەمانە بۆ یەکتری ئەخونجنن. گشتیشیان پێشمەرگەن و برسیانە و وانەم شاخ و داخە و باوکسا حیوان دەراتکە و خوا هەڵی ناگرێت و هەستە کوردانە و پاڵی پێداگن. ئەم هەژاری شێژی ئێمە حیچمان نەگەرەکە ئەم زوانە بگرین. ئەم زوانە وا من هاوردەگمە. ڕسکاوە و بڕسکاوە و هاتگە و چووگەسۆوانێ و هەنینگاوە و پرینگاوە و خرینگاوە و ئەمانە بگرین لە بین ناچین. هەچێترمان نەگەرەکە. تەوەجۆ بکەن ئەمانە بە ناوە کورد ئەم قسانە بە ئێوەکەن لەبەرەوەی ئێوە ناتوانین تەشخیص بین و لاخوا هەڵی ناگری و دێتخوا و برسی و گە و سکێتێر و سکێ برسی و بەم شاخ و داخە و لەقەی ئەم بنبەردانە و تاسیاگەسە و چی بکەین و دایکی بمرێت و فرە زەحمەتی بۆمان کێشا و داتخوا و بێرۆ و دەسێکمان پیا بکێشە. بابجان من ئەمە ئێژمی بەرخوردە عادیە مردمە بەدبەختەوە نافەهمێ. ناتوانێت تەشخیص بە دانەی جوولەکە توانێت چی پێ بکات. وەختی سنەت نەگارش باو نییە ئەمانە شروعەکەن بۆ تۆ کتێ و دروزەکەن بعد لە 100 ساڵە ئایندا تفیەکەنە ناوت دەمت بە عنوانە حەقیقەت. چۆنەوە لە ناو کتێوە؟ وەڵا لە کتێوە کاوتکیسی حەقیقەتەیتر
بابڕێنە سەر شەرەفنامە واتە دەربەیانە ئەنسابە تەوایف ئەکرات من ئەمە ناگەڕێنمەوە سەرە گۆرانی هەروایی خوێنمەوە وەلێ هەرزگایەکە نەقدیەکەم تۆ ئەزانی ئەم چی وتکە بۆ خاتری ئەم سرعەت دیبیتەکە بڕواتە سەرەوە هەم ئەمانەتداری ئەمەسە ئەمە بخوێنی تۆ ئەمە حەمە عەلیە عەونی و ئەمین زەکی بەکە جوولەکە و لە ژێرە دەسە بریتانیا لە مەسر و قاهرە کە تاو چاوەکە چاپەکە کەس نازانێ بۆ کێ چاپەکە بۆ کێ چاپ کردگە بۆ خەڵکە دیارێ بەکرد بۆ خەڵکە ئامەدیە بۆ کێ چاپ کردگەم کتاوە بە فارسی بە شەرحە حەمە عەلیە عەونی بە عەرەبی لە ژێرۆ در بیان انصاف طوائف اکراد و شرح اطوار ایشان محررا نامه تدبیر و هو کل شیء قدیر صورت این مقدمه بر لوح بیان چنان عیان کردند همین مکریانی یک وصفی که لم انشای عظیم آقای شرف الدین چی کردگه توضیح کرده به فارسی اوکی که در انصاب طایفه اکراد اقوال مختلف بسیار است لبیرتان نچی اولین کسی که ام کاری کرد خواجه رشید الدین فضل الله بو خواجه رشید الدین فضل الله جولکی آنوسیه ایجن ایوانو بو 700 سال پیش حکومت ایرخانیان اویش متن تازه نویسه او هاتگه بنچقی بو ترککان دروس کرده خواجه رشید الدین فضل الله کاورا شمعون جولکه که بخوی ایجی رشید الدین فضل الله و پیش ایجن وزیر دربار ایلخانی بوگه لحمدان مردگه او اول دحفتی ام انصاب مطرحکه لدواي او امیشتید تماشاکن اعلوی بو ترککان انصاب دروسه کنو گوریانه کنو خاقانون گنو صاحب وچینو گنو امپراتورو گنو گورو گنو فرموهیمو گن اعلگرام هتی وتید بناو کرد بعنوان پرنسيكي كرد خريك تاريخ كردنوسي سخافت رزالت بشرفي نادروسي اچس من دقي كرد اعم خب آلگا شروع کن نسب ایمه بحث که ایمه بنچق من روات سرکی کین بو چی پیمانجن کرد اوکی لبیرتان نچی لمقدمه عربیه که حەمە عەلیە عەونیە باسە کامەکەی چاپ کریا و لەکوێ هاوریا و لەکوێ بریا و وەڵا غەربیەکان وتیان ئەرزشە عیلمی نییە تەماشاکە لەگرا غەربی پاکۆ کردو ولی ئێمە هەر چاپیەکەین و حەزی پێکەین و شتی خاسیەکە من عەربی خاس نازانم مقدمە عەربیەکەیم نەخوێنگەسەوە ئاوای لێ تێگەیم ئیمکانیەز اشتباه خوێندوێتمەوە مقدمه بر لوح بیان چنان عیان کردن که در انصاب طایفه اکراد اقوال مختلف بسیار است قول جورا و جور هست از آن جمله بعضی بر آنانند که در زمان ضحاک ماران که پنجم سلاطین پیشدادیان است و بعد از جمشید بر سریر سلطنت ایران و توران بل اکثر جهان متمکن شد اما چونان ظالم و بیدین بوده که برخی از مورخان شداد از او تعبیر کرده اند و لحاظا یکی از فضلای بلاغت انما در بیان ظلم وی گوید چو جمشید از این وحشت آباد رخت بیرون برد بگرفت ضحاک تخت قضا کرد ملک اقالیم سبع مقرر به ضحاک شداد تبع اساسی که آن دشمن دین نهاد نه بر وضع شاهان پیشین نهاد در ایام او این سخن عام بود که ایام او شر ایام بود آقای شرف الدین بدلیسی آلگرام بۆ تۆ دوو مەقولە ڕاستەکاتەوە. یەک، داستانە شاهنامە. دوو، حکوومەتێ بەناوە ئێران قبل لە زەوەی ئوروپایەکان ناوی بوون، قبل لە زەوەی ئوروپایەکان بێرنێ ناو متونە خۆیان، قبل لە ئەوەی ئەسەن بەحسی بکەن ئەم ئاغا بەگرا ئێژێ ئێران. ئاغای شەرەفخانە بدلیسی 1596 لە کوردستانە تورکیە، لە زەمانە سەفەویە بەگرا ئێژێ ئێران و لە داستانە شاهنامە ئستفادەکە.
ئێران و توران. توران تورکەکانن. بله. و با وجود طبیعت ظلم اتفاقاً دو رگ از کتفای او مانند مار سر به در کرده بوده است که در اصطلاح حکما او را سرطان گویند. من نزانم نخوشی به ناو سرطان قرن 16 کسی عیناسی. من نزانم ولی خب اما اتوانه کمکی به ایوه بکاتا ایوه بفهمن آیا ایمه زانیگ مانا سرطان یعنی چی؟ نزانم. شێرپەنجە. و از ظهور این علت غریبه و وجع بر ضحاک مستولی شده، چنانچه او طاقت صبوری و تاب توانایی نمانده و هرچند اطبای حاذق و حکمای مدقق در ازاله علت و استرداد صحت سعی موفور و جهد مشکور نمودند، اثری بر آن مرتبط نشده تا شیطان لعین بر ایشان به صورت طبیبی ظاهر شده و به ضحاک گفته که علاج وجع تو منحصر در مغز سر آدمی جوان است که بر سرطان طلا کنند. اتفاقاً چون به قول آن ملعون به این امر شنیع عمل نمودند، موافق افتاد و وجع به یک مرتبه تسکین یافته و راحتی پیدا شده. بنابر آن هر روز دو جوان مظلوم به تیغ بیداد آن ظالم به قتل رسیده، مغز سر ایشان دوای آن درد بیدرمان می شده و چندی مدت این ظلم و ستم به این قاعده نافرجام در میانه خاص و عام شایع می بوده و شخصی که بر سر مقتولان موکل بوده به غایت مرد کریم طبع و رحیم و سلیم قلب بوده، از این اوضاع ناپسند متحسر و متألم گشته. هر روز یک شخصی را به قتل آورده مغز سر گوسفند داخل مغز او می نمود و شخص دیگر را پنهانی آزاد می کرد بدان شرط که ترک اوطان نموده و در قلال جبال که اصلا آثار آبدانی و علامت مأموری نداشته باشد توتن کرده ساکن باشند. توجه کن. بڕاتە جێگەی نە ئاوەدانی هەست نە هیچ بڕاتە سەر لوتکەی کێوەکان بۆ خۆی دانیشێ لە قولە لە جبال بۆ خۆی دانیشێ. آهسته یواش جمع کثیر از مردم هر دیار به زبان مختلف در یک محل و مکان مجتمع گشته و ازدواج نموده، اولاد و اتباع و احفاد ایشان زیاده گشته آن گروه را کرد لقب کردند. کی لقب کرد؟ ئەمانە لە زوانە جۆرا و جۆرن و چون ئەو شاخ و داخە و چنیاندا ئەو شاخ و داخە بەمانە وتیان کورد. و چون مدت مدید و عهد بعید از اختلاط مردمان و تردد بلدان معرض و متوحش بودند، برای خود لسانی و اوضاعی پیدا کرده، در جنگل و جبال و در میانه بیشه و قلال آثار عمارت و زراعت و آبدانی کردند و بعضی از ایشان صاحب اموال و اغنام گشته به صحاری و بیابانها متفرق شدند. یواش زوانێکی تریان بۆ خۆیان دروست کرد چون متەوەحشون هاتنە خوار و یواش بوون و صاحب و پوڵ و شتیان دروست کرد و بڕێکیان کە پوڵدار بوون سەریان کردە ناو سەحرا و بیاوان. من نازانم کاورا پوڵدار ئەوێ ئەچێتە بیاوان چی بداوە حیوانەکانی سەحرا و بیاوان چی بکە؟ خۆ بمانێت با ئێمە لەمە ڕەت بووین. و به روایتی از وفور شجاعت و تهور که لازمه ذات این طایفه است ملقب به کرد گشته و به قول بعضی از حکما که گفتن الاکراد طائفة من الجن،
ئاغاجان ئەمانە بە شجاعەت و شەهامەت و تەهەور ملەقەب بووگن کە زاتیانە بۆ زاتیانە چون وا لەو بەرزاییە دێ خۆ ئەمانە چوونە ئەم بەرزاییە نەهاتنە خوارەوەی تر نهاتنە خوارە و زەحاک بکوژن و لە ترسیانە پەلاماریان دا ئەو شاخ و داخە نەینە خوارە و نەیان خوێن زوانیان نە و وەکو کار ئەیان باڕاند تۆ وا ئیژیت دێمە خۆشامەت و شجاعەت نایێری خەڵکی نەمە بەرعەکس خەریکە معنیەکاتەوە دە ئێمە ئێشێ بێژن ئەم تایفە پێیان وت کورد چون ئینسانهایەکی بوزدڵ و ئەحمق و ئەوانە بوون ترسیان و چون ئەو شاخ و داخە دانیشتن تۆجۆکەن خەڵ ئا لە گراسە کە ئێوە کڵاوە چێتە سەرتان ها تۆ حەکیم عەبولقاسمە فردەوسی قبوڵەکەی چون بۆ ئەوەڵین بار ناوە تۆ وا لە ناو شاهنامەکەی ئەوە ئەویش وە تۆ ئێژێ تۆ چوویتە ئەو کەژوکیەوە چنگە دا ئەوێ حەکێک نەویت نەهاتی تۆ ئینقلاب بکەی نەهاتی تۆ شەڕ بکەی نەهاتی تۆ نابودی بکەی قاچ بکەیتە هەر لە ترسیانە لەو کەژوکیەوە نەهاتیتە خوارەوە ولي بقول بعض الحكماء گفتند الأكراد طائفة من الجن بعض لحكماء جن كرد طائفة للجن كشف الله أنحم الغطاء اشتكي أواسا واتفا بالرواية برخي از مورخان دیو با انسان ازدواج کرده طائفه اکراد از ایشان پیدا شده العلم عند الله على كل تقدير اما وافر الشوري اكا وفر اسلام بازي تي اكا وهر حديثي تي اخا وعربي تي اخا اما كاملا ديار خريك ادقو جني لبحار الديني و اما امتنا يهودي نويسه و طایفه اکراد 4 قسم است و زبان و آداب ایشان مغایر یکدیگر است دی تو لو لاوت و معنی زوانی که دروست کرد بو خویان لگلا چون زوانیان تک یکتریا فرقکا دی باشه زوان و فرهنگ و آدابیشان فرقکا تک یکتریا نازانم چون چوارن دی بو نوگنو 8 بو نوگنو 16 بو نوگنو 28 چوار دانن کەوکێن ئەوەل کرمانج دویوم لڕ سیوم کەلهڕ چهارم گۆران و ابتدای ولایت کردستان از کنار دریای هرمز است که بر ساحل دریای هند واقع شده و از آنجا به خط مستقیم کشیده می آید تا به ولایت ملاطیه مرعش منتهی می گردد و در جانب شمال این خط ولایت فارس، عراق عجم و آذربایجان توجه بکن و آذربایجان و ارمن صغرا و ارمن کبرا است. ام کلمه آذربایجان لحج کوی ام تاریخ موجود نیه ام تیخه و جنوبی و عراق عرب و موصل و دیاربکر افتاده است و شعبات این طایفه از اقصای ولایت مشرق تا به نهایت دیار مغرب رسیده است. شعبات ام طایفه یعنی لمنچوری و اقصای ولایت مشرق اکات منچوری اکات برانبر ژاپن تا بلاد مغرب تا مراکش تا برانبر دریای اقیانوس اطلس آخر مدیترانه به احتمال فره امانه شعبات طایفه ایمیواتیا اکراد اما همان نظریه آریایی بازی نیه فکرکن لن نپال و هر کسی والا قیکجو چیوا تیت خوارو تا جبال هندو کشو ارون لن نپال و اگرینو شوینیان جبال هندو کشو تینو برو هندوستانو سرکنو ناوا البرزو زاگروسو اما يترويتو آریایی توجه کن ما خیلی قبل از آریا بازا كانت کسی لمنچوری و حتی مغرب امانه شعبات توایف کردن توجه بکن حبا ما ادقو جنن حزی پیکی فرخوشتی بما ادقو جنید خو ادامه بین
تا به نهایت دیار مغرب رسیده و اکثر این طایفه شجیع و متحور و با مروت و سخی و متکبر و با غیرت می باشند. ام صفات کوتی بیگرنه بر چاوتن: شجیع، شجاع، متحور، تحوری تیانیه، بباک، متحوره، با مروت، پر تحور ببخشن، مروتی هست، جواميري هست، سخی و متکبره، برزمله، متکبره و غیرتیشی هست. چنانچه از کمال تحور و شجاعت و کسرت مردانگی و غیرت اسم دزدی و قطاع و طریقی بر خود می نهند. کاورا ایتر فر شجاع ویت و مرد ویت و پیاوی و خویجه دز، ای بو خوی نایجه امپراتور، ای بو خوی نایجه سلطان، ای بو خوی نایجه صلاح الدین، ای بو خوی نایجه بو خویجه دز. کابرا لتاو ام گشت شهامتی هسو، شجاعتی هسو، ام گشت گورز بو چیشی بیتو دز، بو چیشی بیتو چته، بو خوی اشی بیجی چته، بو خوی نایجی امپراتور روم، بو نایجی. لکوی دنیا کاورا شهامتی هسو، غروری هسو، مردانگی هسو، سخاوتی هس، بعد اچه دزیکا ماڵە مردم خوا، ماڵە مردم ئەوڕێت و مردم ڕوتۆ ئەکاتۆ. لەکوێی دنیا واسە ئەم تەناقۆزە چۆن حەلەکەی؟ پس لەوێ بە تۆ وتی شجاع لەگلا تۆی کردو دز و چەتە و سەرگەردنە بگیر. لە کێ چەتەیی کردگە؟ دەی کورد لە کێ چەتەیی کردگە؟ کورد لە کورد کردگێسی دێ ئەمە تۆ ئیژتی بە تەورە کولی کورد وابووگە ئەم چەتەی لا ئەو کردگە و چەتەی لام کردگە. ئەی کێ تەولیدی کردگە؟ ئەی کێ بەرهەمی هاوردگە؟ معلوم نییە. بەخوایانێژن چەتە و بەخوایانێژن دەز. ئێوە باوەکانتان و خۆی وتکێسی دەز، باوەکانتان و خۆی وتکێسی چەتە، واوگەسە وەڵا دزێ خاسێکە، وەڵا چەتەیە خاسێکە، هەر تەواو چەتەیە خاسێکە. حتمە نازانم، ئێوە لە خۆتان پرسن، حتممە وەک گزارش لە کەسێکە کاکە وابووگە. بەڵێ و در این وادی سربازی کرده خود را به کشتن می دهند و دست گدایی به جهت یک نن به دونان و لئیمن دراز نمی کنند و از مضمون بلاغت مشحون این بیت اندیشه ندارند. و به مقتضای من تفکر فی عواقب لم یشجع. من پرسیمەمە بە عەرەبی، کەسێک کە بە عاقبەت بیر بکاتۆ شەهامەتی نییە. وەڵا درۆ ئەەکەی، ئەمە عەرەبیە، ئەمە ئیسلامیە، وەڵا درۆەکەی میشە دەسەڵوەسە جوو لە کەس. ئەی ئەم مردمە چۆن ئەچن بۆ جەهاد و خۆیانیان نەکوشت؟ چون بە عاقبەت فکرەکەنەوە ئیتر، بە عاقبەت فکرەکەن و کە شەهامەتیان هەزەڕۆن خۆیانیان نەکوشت. چۆن لەم یەشجع؟ هەر کە بە عاقبەت فکر کاتۆ شجاع نییە، دێ ئەوە کاورا فکرە کاتۆ بە پێی پەتیە چێتە بەهەشت. کلیلی وا لە ملە بۆیە ئەچێ شەڕەکا و جەهادە فی سەبیل الله هاکا. ئەمە هەر لە ئیسلام و من ئەمە نەقز کرد، هەر لەم عەرەبیەت و هاوردتە کاورای جوولەکە. ئێوە لە خۆتان سوالکن، واسە دێ ئەگەر کەسێ بە عاقبەت فکری نەکردوێتەوە شجاع فکر بکاتۆ شجاعەتی نییە، چۆن ئەم مردمە چووگن دنیایان گرتگە و چۆن توانی گیانە ئیمپراتوریەت دانێن و چۆن توانی گیانە بوون و سزار و سزارە ڕۆم و چۆن توانی چۆن شەهامەتیان نەوگە و شجاعەتیان نەوگە. خب ئیستا ئالەگرا خەریکە دووبارە بە مەتنیشی عەرەبی کە تۆ فکرکەی ئەمە ئیسلامیە و حەدیسە و ئەمانە بۆتی ئەخونجنێ کە تۆ ئینسانە ئەحمەقێکی. ئەویش لە چ بارێکۆ ئیتر ئەمانە ئەوەنە شجاعن پەڕاندگیانە لەو پەرۆ، واتە که در اکثر امور دنیوی و شغل مهمات و معاملات آن بی فکر و بی تأملند. لأکثریت کار دنیا و لأکثریت شغل و معامله ئەمانە بێتەدبیرن، بیر ناکەن و هەروە لە خۆیان و هەڕەمەکی گاگەلی لێ خوڕن، وا ئێژێ خەریکە وا ئێژێ.
بۆ لە ئەوڵە وتی هەر کەسێ تو خۆشت بێت تماشاکە بۆ خاتریوی نیشان بە تو جاهلی و بازار نەوگە و تەمەدون و نەوگە و قدرت نەوگە و تەولید نەوگە و عەقڵ نەوگە و ئەمانە ئەمەی چ دەلیلێکی بۆ هاوردۆ ضرب المەسەلێکی عەرەبی هاوردۆکردنە بە عەرەب ئەخوا نە بە دنیای ئیسلام ئەخوا واتە من تەفەکەر فی ئەواقب لەم یەشجع تەوەجۆتان کرد ئیستا ئەمە باعث بووگە کورد دەترسی ئەوەی شەهامەتی لە دەستبا فکر ناکاتەوە بە ئایەندە چۆن واسە دەی من فکرەکەمەوە ئەگەر من ئیستا دزێ پەلامارە ماڵەکەمی داگە دفاع لە خۆم نەکەم فەرشەکەم بووە سوحاتێ ژنەکەیشمەوە کە نیشکەکەم ئەوە فکرەکەمەوە لە ئەواقب بۆیە لە ئەچم شمشێرەکە گرمە دەستمەوە مەجبورم شەڕکەم دڵم پێوە نییە کاورا بکوژم شجاعت لە بیرکردنەوە لە عاقبەت تێدیتر من فکرەکەمەوە دوژمنی تێتە ناوێم سەرزەمینی منە من ئەگەر نەنەمەش ئەگەر شمشێرەکەم نەگرمە دەستمەوە نەچم لە بەرامبەری شەڕ بکەم تێداگیرم ئەکاو خۆم ئەکاتەوە بەردە و ژنەکەم ئەکاتۆ کەنیز و تەجاوز و ژنەکەم ئەکات و سوارم لە خۆمەوێ بۆیە ئەنەوەم لە شمشێرەکەەوە ڕۆم لە بەرامبەر یاوێسم تێمەگەر وانە چۆن ئەمە باعث بووگە کورد لە ئوموراتە دنیا فکر ناکاتەوە چۆن شجاعت لە دەسەدا تۆ ئەگەر شەهامەتە نەوێ لەگەڵام دنیا ڕوبەڕووبووی تۆ لەگەڵام زندگی ڕوبەڕووبووی تۆ ناتوانانی ڕەنج تەحملکەی دەی ناتوانی کارکەی ناتوانی بخولقێنی ناتوانی هیچ بکەی خۆ پەسێوە لەگرا دیتان ئاغای شەرەفخانە بدلیسی لە شەرەفنامە دووبارە تەکی دەکەمەوە یارانە ڕاپەڕین بۆ ناوی شەرەفنامە زەمە بێ شەرەفنامەس خەریکە بێ شەرەفت ئەکا پس ئالەگرا قەشەنگ وەکو چۆلەکەکە وتی ئەها چۆلەکە خەتەنەتی کرد وایە پێت کردە وتیانە من تەفەکەر فی ئەواقب لەم یەشجع هەر ئەمە بووگە باعث کورد هەر ئەمە فێر بووگە لە عەرەب من تەفەکەر فی ئەواقب لەم یەشجع کورد باعث بووگە نەوادا شەهامەتم لە دەست بم لاوە کوا بیر بکەمین لە زندگی و ئومورات دنیایی و جامە ئەو ئەمانە تەوەجۆکەی پس ئالەگرا لە دوو خەتتا زەهریکی کردە ناوە بەدەنە تۆ قەشەنگ تۆ ئیتر ناوێ فکر بکەیتەوە تەناقوزێکی گەورە بوو بإلتمام طوائف أكراد شافعي مذهباند و در شرایع اسلام و سنن حضرت خیر النام علیه الصلاة و السلام و متابعت صحابه و خلفای عظام و متابعت علماء کرام وادی فرائض و صلات و زکوت و حج و سیام و جهد و جد و تمام اقلام و مالان کلام دارند اما دوباره تناقض قصه سرتو بود دێ کاورای کورد ئەگەر لە ئاخرەت نەترسێت و ئەگەر لە خوا نەترسێت و ئەگەر لە جەهەنەم نەترسێ بۆچی ئێشێ حەج بکات و فەرائیز دینی وەجێبێرێت و عومەری قبوڵوێت و عوسمانی قبوڵوێت و پێغەمبەر ئیسلام قبوڵوێت و ئیمانی هاوردێت بۆ ئیشم کارە بکە خۆ ئەمە مربوطە بە عاقبەتە پس هالەگرا تەناقوزێکی تر فەورەن ئاغا لە جوملەی سەرەوە هاتە خوار و لە خوار و فەورەن نەقزی کردەوە وەلی ئەو سەمێ کردە ناوە وجودە تۆ کە ئەم مەردمە شەهامەتی هەست شجاعەتی هەست ئەقڵی نییە هیچ بۆ ئەقڵی نییە چون بیر لە عاقبەت ناکاتەوە پس لەگرا شەهامەتە کورد بەر ئەگرێ بە عاقڵی بەر ئەگرێ بە تەدبیرە ئومور دنیا لەزا تۆ ئیشێ بوویتۆ گەی حاڵیتە تۆ ئیشێ بوویتۆ فعالە حقوق بەشەر بوویتۆ فعالە حەوزەی جامعەی مەدەنی تا بیر لە ئوموراتە دنیا بکەیتەوە ئەو تفەنگت دانێ لاوە قەڵەم بگرێت دەستەوە قەڵەم وا لە بیرتانە مودەتێ بووە باو قەڵەم بگرە دەستەوە قەڵەم و هەرچیشتەوە قەڵەم و بۆ جامعە مفید وە ئیستا یەک مشت تحسیلکردەی دانشگای هاتنە دەرەوە خەریکن مردم هەڵە دڕن تحتە ناوە دکتۆر ئەمانە مفید بوون بۆ جامعەی کورد ئەسڵحاکە بنێ زەمین و تووڕەمەوە و لە بەرامبەر دوژمن مەوێسەوە وە قەڵەم تۆجۆکێ دوژمنیش وە پوتین هاتووە ناوت تۆ یەک قەڵەم نەدی بچەرخێ ئەم مودەتە لە بەرامبەرە کاولکاریە قەڵەمە دوژمنە بەڵکو هاوسوو بوو لە تەئیدە قەڵەمە دوژمنە خۆ پس ئێوە دیتان نەگرا ئەم ئاغا دووبارە لە خوارەوتی ئەمانە سیام و جەهد و
جد و جهد تمام و اقدام مالا کلاما دارند. مگر طایفه چند از الواسات که تابع موصل و شام و امانه مهم نیه، بس دنبالان و دنبالی و یزیدی و امانه که تیم خوارو. و اما در ولایت کردستان على الخصوص در دیار عمادیه علما و فضلا بسیار است. لمنطقه دیار بکر و مجور جگانه عمادیه فضلاء فریواتیه. و در تحصیل علوم عقلیه و تکمیل فنون نقلیه بتخصص حدیث و فقه و صرف و نحو و کلام و منطق و معانی و اکثرا متداولات این علوم کمال احتمام به جای آورده و در مطالعه جهد بسیار دارند و به تحمیل که در بعضی علوم تألیفات و تصنیفات هم داشته باشند اما شهرت ندارند. اما دوباره لگرا بو توی ثابت کرد براکم تو عقلی شبوگو و علمی شخویندگو ولی ازانی چیه شتی مهمی نوگه به شهرت نگیگی بو یکس وبیری نایریتو وبير نعرتو حيت كسيكن نيو بحثي كان نكرقو مطلبي كان نوتكو برتوكيك موجود نيو برتوك رما سوا من مساقمة شهرت يعني ام شهرت شون كسبوي كي ايداتي كي لوي مركز علمو قال الجهان او ام علماء كي بوغن كمشيا بمعنى ام شهرت يعني بدايو كامبريدج مشيا بداية اكسفورد مشيا بداية CNN مشيا بداية كي مشيا بداية نوبل يعني مشيا بقرتايا شون امانة مشهور نبوغن توجه بكنا اما على قراي كتناول ذهنتو علمي جب اخوينيتو درسي اخوينيتو درسي اخوينغو عالمني خوزوني بلاتو احمقي كتابي شنو ساقا ودرت ناخوا شهرة نقرتقا مهم نية ولي تشرتو برت علامة مجلسي وكليني فرا مهمة ببچو بخوينة تشرتو برت علامة مجلسي 50 جلد كتابي سفتا كردقا خيلي مهمة شهرتی از کتاوەکانی و در مطالعه کد بسیار دارن فرج اخوینو و از فضائل و حیثیات رسمی و عرفی مثل شعر و انشا و حسن خط و طرز اختلاط که باعث تقرب حاکمان و سلاطین و سبب ازدیاد مناسب علیه که در نزد سلاطین ایران و پادشاهان توران می باشند چندان بهره ندارند. لگرا هجار لدو ترجمه کردیه که اجه دارند هجار اجه امشتانیان هسو خطیان خوشه و سوادیان هسو انشایان هسو اقلیان هسو تیگی و دارند و هاتکن و نناوه دستگاه سلاطین ایران و پادشاهان توران ام کاورا بچک اسلامی وید ایشه ام دورانه که ام بحثیکا دوران امپراتوریت عثمانی خلیفه مسلمین وید ایشه توجه بکن عامدانه لگرا بحکومت عثمانی نایجی خلیفه مسلمین ایجی حکومت سلاطین توران او ناسیونالیزم عربی بر لکشف ناسیونالیزم ترکی بر لکشف ناسیونالیزم و پیمان وستفالیا لأوروپا ناسیگه بم ترکانه نایجی مسلمان و خلیفه مسلمین بمانه ایجی چی؟ بمعنى اجي توران بم ايران يعني نايجي بچك الشيعي دار الخلافي طهراني اجي چي اجي حكومة سلاطين ايران اما آغای شرف خان بدلیسی 1506 اجي آیا هجار مکریانی جل عجمیکی داکن دگه جل که کردی و دمقوپانو جامانو نایاب کردیسی بری اما هي من مكرياني اجيت برون بيخوينو ترهات او يكي دسي بياكي شانغو مالي بياكي شاغو قشنگي كرغو زريفي كردگا توجه كان پس آلگراد ديتان حتى امانه ام كردانه و نوكريش ناينگرن حاضرن و نوكري ولي ختيان خوشنية انشايان نية ترز اختلاط قصة كردن نازان كباعث تقرب بيد لالاي حكام و سلاطينا اما باعث ناوي تقرب بكن پس ناتوان برون ناو دستگاه اوان ولی هجار اجي اتوانن مشخصا اجي چندان بهرن ندارند اما وت لبر خاطري برون مقايسه بكن بهرن ندارند هیچ بهره كان ديه
تۆجۆکەن چەندان بەهرەیان نییە هەسیان وێ ئەوە نییە قابلە زەکروێ پس نە ئەقلیان هەست تابوون و خاجە نەسیردین و تووسی تابوون و کێ تابوون و مەسەڵەن بەرامەکە ئەمە ئاغا خۆیەواتەوە سەر بەرامەکە ئەم بنجووە ئەم شەرەفدینە خۆیەواتە سەر بەرامەکە و خۆیەواتە سەر حکوومەتە ساسانیان ئەمە وا تاریخی بۆ ئێوە نووساگە بۆ ئێمەی نووساگە 500 ساڵە پێش ئێران و تورانی پەسلەگرا بۆ تۆ جێخست قەشەنگ دووبارە تەسبیتە دوو دەوڵەتە جوولەکەی کرد تورک و فارس کردی دووبارە ئەمە وا ئەم گشتەوە باڵای محەممەدە پێغەمبەر ئیسلامە هەڵەدا بە عەوام الناس ئیشان در حقوق والدین و وەزیفەیە تماشا عوام الناس هەژارم کریانی تەرجمە کردگەسە و بۆرە پیاگو پیاینۆ کەرو ئەم جۆرە شتانە عوام الناس هیتر تۆ بۆ کردگەسەوە بۆرە پیاگو پیاینۆ کەرو و عوام الناس ایشان در حقوق والدین و وظیفه اکرام و ضعیف در مهمانداری و شرایط ایمان و طریق جنسپاری و حقگزاری در راه ولی نعمت خود ید طولا دارن و ظاهرا لفظ کرد تعبیر از صفت شجاعت است ئالەگرا کوردی کردو نۆکەر تۆوەجۆ بکەن وتی میێواندارە و ڕعایەتە دایک و باوکی ئەکات و حەزەکەی بەمە و خۆشت تێ وەلی لێو دوا ئێژێ ئەوام الناس لە حەقە وەلی نعمەتە خۆیان نۆکەر خاسێکن خوا هەڵی ناگرێ نۆکەر خاسێکن ئەم ئێژێ سەربازانە خاسێکن بۆ لەشکریانە سپا هەژار مکریانی ژێنایە هەژار مکریانی ئەوە موجودە مەتنە ئەسڵیە فارسی نووسە شەرەفدین موجودە تۆ ئامدانە هاتکی ئەم ئیمپراتوریەتە توران و ئێران و ئەمانەکەیتە ناو زەهنە مردم ئێوە وەزیفەتانە ئەم دەوڵەتهای نەو ساختەی جوولەکە جودۆ کریستیانیتە کەنە ناو زەهنە ئێمە تاریخیۆ بکەن و فاسدمان کەن و بێ ئێرادەمان کەن بعد دوای ئەمەی کە ئەم نۆکەریانەوە دووبارە تکراری کرد و لەبیرن نەچێ و ظاهرا لفظ کرد تعبیر از صفت شجاعت است چرا که اکثر شجاعان روزگار و پهلوانان نامدار از این طایفه برخاستند و لحاظا پهلوان پیلتن و دلاور تهمتن رستم زال که در ایام حکومت پادشاه کیقباد بوده از طایفه اکراد است چون تولد او در سیستان بوده و رستم زابلی اشهار یافته و صاحب شاهنامه فردوسی توسی رحم الله علیه صفت او را رستم کرد کرده و در زمان ملوک عجم هرمز ابن نوشیروان سپه سالار نامدار و پهلوان روزگار بهرام چوبین که در ترکستان و خراسان نشو و نما یافته و نسب ملوک کرد و پادشاهان غور به دو میرسد او نیز از طایفه اکراد است ئالەگرا دوودانە گوێزینیان مشت حەزی پێ بکەی هادووەتی ڕۆسەم زابلی بوو کوردە بۆلێ سابەتی ئەکا ئەم کوردە نۆکەرە کەیقوبادە بۆیە ئیستە پەلکە شۆڕەکانە کوبانی نۆکەرە دۆناڵد ترامپن بۆیە ئەمانەی هەولێر و سلێمانی نۆکەرە دۆناڵد ترامپن حازرن تۆ ترامپی جێژی کۆرە لاوەمانە مشتی خوێڕی ترسنۆکن و هەواپەیما لێمان ئەدان ئەمانە چون سەڵفیانە گرت دەرەچن و دایمەن شەڕک ڕاکەن ئەمە هەرەمەسە پس ئالەگرا هات حەکیم ئەبولقاسم فردەوسی بۆ ئێوە جێخست جای سبا بڕۆین بزانین فردەوسی مەردەمە ئێران لە کەی ناسییانە لە کەی ئەم مەردەمە ئێرانە و دەوڵەتە ئێران و سەڵاتینە عەجەم و سەڵاتینە توران و سەڵاتینە ئێران کەی فردەوسیان ناسیگە فردەوسی کێ بامان معرەفی کردگە با بڕۆین با بخوێنینەوە
اولین مدعین اولین چاپ کتاب شاهنامه کی کریاگه 1811 ایجه در سال 1811 میلادی 1190 خورشیدی هنگامی که فتح علی شاه قاجار بر ایران فرمانروایی می کرد و ایرانیان درگیر جنگ با روس بودن متیو لومستن انگلیسی آموزگاری در مدرسه فور ویلیام کلکته بود که زبان و ادبیات فارسی درس می گفت. سوال: دانه انگلیسی 200 سال پیش لکلکته لفور ویلیام لمدرسه فور ویلیام زوان فارسی فعل کی کردگه؟ هندی بو قرار و زوان هندوستان بیتو فارسی. دولت ایران دولتیشی گوره و پیگای صنعتی و امپراتوریتکی گوره بوگه مهم بوگه زوانی فیر بوی. بوچی دانه انگلیسی امزوانه ازانه ای بو دانه فارسی نهاورد ایران امزوانه تدریس بکه. نشانه داد تا او زمانه کسی امزوانه نازانید لم سرزمین ایران سلاطین مقتدره کس نایزانه. دانه یک انگلیسی چوگه ایده مردم هندی فیر امزوانه بکه. امانه چند کارکن که فیر امزوانه اون دسنوس انوسن پرتوک انوسن. ایده تریان مردم فیر امزوانه اکن بعدن کوچیان ادن ناو ایران بناو پارسیان هند. امانه و امرو رشد تاونو خویان و فارس ازانن. امانه اعوانن و آغای لومسدن فێری کردگن و شاگردان لومسدن فێری ئەم زوانیانە کرد و ئەم زوانە هاتنە ناو مشتێکە ناو مشتێک کەم ئەدەیە کەمێکون هاتن و زاوزیان کرد و تەرەکین و ئاوە ئێستا بگون و فارس و مدعی فارس بوون و ئەمانەنە ئەم ئەوەسە. خب کەسێک جوایم سوالە ناتۆ مشخصەنێکی جواو باتۆ کاورایە ئینگلیسی بۆ لە هندوستان لە کەلکەتە تەدریسە ئەدەبیات و زوانە فارسیەکە دانەی ئینگلیسی بۆ فارسی لە ئێران نایەرن ئوستاد ئەدەبیات نۆمانە حەچێکیانی ئەدەبیاتیان هەست گشتیان بەچکە شاعرن و گشتیان حەزی پێکن و گشتیان میرزا بنویسن و مەگەر جەلالە تاڵەبانی نایەژێ ئێران 2500 ساڵ دیوان سالاری هەست میرزا بنویسی بووگە بەگەر نایەژە نەمانە دەی چۆن دانەیەک ئەدیبە ئێرانیان نەوردگە خەڵکە هندوستان فێرە زوانە فارسیکە بۆچی لە هندوستان و خەڵک فێرە سوارە زوانە فارسی ئەوێتەوە سۆتە ئینگلیسیە کەس ناپرسێ. خب هەمان ساڵ کۆمپانیە هند شەرقی یعنی دەوڵەتە نوێنەرە مەلەکەیە بریتانیا کە دەوڵەتە بریتانیاس لە هندوستانە کۆمپانیە هند شەرقی ناوە پیشنهاد ویرایش شاهنامه را به او داد و پذیرفت که هزینه چاپ کتاب را بر دوش بگیرد. لومستن دست به کار شد و جلد نخست شاهنامه را که از آغاز تا داستان رستم و سهراب را در برداشت ویرایش و با حروف سربی درشت و خط نستعلیق در 722 صفحه به اندازه رحلی و با پیشگفتاری به زبان انگلیسی چاپ کرد. دیبا بگن تو هم کتیو تا چاپ کرده بو کی چاپ کرده بو ایرانی بو پیشگفتارک انگلیسیه یعنی هر کسی لیرانم کتیو بخونده و انگلیسی ازانی که تو چوب یک کتاوکه به فارسی و خط نستعلیق چاپ کرده پیشگفتارک انگلیسیه. توجه بکن امانه عامدانم کارانه اکنها نیزانی گو اشتبای کرد گو نیزانی گو دو سوابو گو هچیش تشیویا گو نایجی ام نسخ دەستنویسە کێدایە دەسەم ئاغا نسخێک ئەم شاهنامەیە فردەوسیەتیان نووساگە لەکوێ هاوریە کۆمپانیە هند شەرقی دای بۆ کۆمپانیە هند شەرقی ئێشی ئەم نسخانە چاپ کات تپەلە مەکەن ئەمە خۆیان نووساگیانە سایتێ بە ناوی تەمەدونەما باش تێتە خوارەوە. در این کار چند تن از ادیبان هندی لومسدن را یاری دادند. آنها توانستند با بهره‌جویی از چند دستنویس که 2 نسخه آن تاریخ 881 و 882 مهی را داشت بخش‌های آغازین شاهنامه را ویرایش کنند. اما لومسدن فراموش کرد یا نخواست توضیحی درباره شیوه نگارش خود بنویسد
یا بە دەستەبەندی و شەناساندنە دەستنویسها بپەردازێت با بگەن. دانەی ئینگلیسی زوانە فارسی حتمما یا لە کەمبریج فێر بووگە یا لە ئەکسفۆردا لەوانە فێر نەوێت هاتکە لەم سەرزەمینە ئێرانە فێر بووگە وایژن ئێوە دەی ئەم ئێوە وایژن ئەمە ئینسانێکی تەحسیل کردەوگە متونە دانشگایی ئەناسێ کارە دانشگایی ئەناسێ ئەو ئەزانێت دەستنویس ئەرزشی فرەوە لەسەرا ئەو ئەزانێشێ بێژێ شەرح بدات لەو پیشگفتارەکە نووساگەسی بێژێ چۆن ئەمانەی ویرایش کردگە ئەم نووسەخانەی لەکوێوە دەست هاوردگە ئەسڵەکەیان کوا وا لەکوێ زەمیمان کات تەکە ئەم کتاوە وا سفارش دریاگەوە بیهەنێرێت ئەگەر ئەمانە کۆمپانی هەندە شەرقی تەحویلی داگەن مەشیان ڕەجعەتی بکردایەوە دێ ئەگەر ئەمانە خۆی وەدەستی هاورگنێشەی بینوسەیە کوان وانە کوێ چی پێاتکە لەگرا ئێژی کاورات لە بیری چوو تەوزیح بە یا نەیگەرەک و ئەمە ئەم کارە بۆ ئەکا تەوزیح هەدایستە من تێمە سەرامانە گشتیانەکەم و سوعال ئەمڕوزە ئەرزشە کارە لۆمسدن 27 دەستنویس ئەس شاهنامە را ئەرزش کار لۆمسدن را تنها در پیشاهنگی او در چاپ شاهنامه می‌دانند و ارج و اعتباری برای شیوه ویرایش او کرده بود نیسیان یعنی تەنیا ئەرزشێک کاغی لۆمسدن هەسیە مەسەکە ئەوەڵین شاهنامە ئەو چاپی کردگە هەر ئەمە مهمە هەر ئەمە مهمە لە پڕێکە کتاوێ بێتە مەنسەی زوهور تۆ نەتوانی ئەم ئاغا تەعقیب کەی پێ بژێن دەستنووسانتە لەکوێ هاورگە کوا دەستنووسەکانە تۆ لەسەر ئەم دەستنووسانە چۆن ئەمتە نووساگە نا لەی نەیزانی و چوو خوازانی و لۆمسدن مردگە و ناوی مردگمێرە و باسی مەکە بابە سوعالە دەی لە بیری چوو دەی ناکرێ لە بیری چووێ ئەمە شێوەی کارە ئینگلیسیەکان نییە ئەمانە حەچیشتە بایگانیەکەن ئەوە نییە حەچی نووسەخە ئێمەز دزیگیانەوە لە موزەکەیانە ژنە من نوسخەی تۆز یا جوولەکە نوویسە دایان یاگە بەناوە تاریخ من لەوێ کامەسە تەوەجۆتان کرد اتفاقەکە چ بوو کەوت پس ئەمانە بۆ ئەووەڵین باش شاهنامەیەکیان هاوردە مەنسەی زوهورۆ ئێژنیش ئیتر بریتانیا پولی نەدا و ئەویش هەتا ڕۆسەم و زۆرا و گیریدا معلومە تا ڕۆسەم و زۆراویان نووسیگە لەو بەعدیان نەنووسیگە تەوەجۆتان کرد بعد فاصلەی 10 ساڵی پێچێ بعدەن ئیدامە ئەدەن ئەمانە ئیدامە ئەدەن هەنووز لەم سەرزەمینە کەسی قاسمە فردەوسی ناناسێ ئەمانە ئێژن دەورانە سەفەوی بووگە و قاوەخانە مەوجود بووگە و نەقاڵی کریاگە دەی بریتانیا بۆ ئیشی بێت شاهنامە چاپکە تۆ ئێژی لەسەر و فەتعەلیشا خەریکەتەکە ڕووسیا شەڕەکە یعنی گەرەکی و چون ڕووسیا دوژمنی بوو دەسی بە هندوستان نەگا ئێران شەڕی بکات دەرنەتیجە مردمە ئێران حس ناسیۆنالیستی بیانگرێ دێ ئەمە ئەوە نەغزەکاتەوە کە ئەمانە قەبلن شاهنامەیان ناسیگە و بە سوورەتە نەقاڵی و خەڵک حفزی بووگە و بەحس کریاگە لە قاوەخانەکانە دێ ئەمە پاکەکاتەوە ئەمە ئەوە پاکەکاتەوە پاکی ناکاتۆ دێ با سوعالێتە بکەین یعنی دەوڵەتە بریتانیا گەرەکی و ئێرانیەکان ناسیۆنالیزمەکان بێتە سەر و دەی ناسیۆنالیزمە ئێرانی بەر عەلەیه خارجی وەکو بریتانیایش بوو خەتەرناک و بۆ بریتانیا خەتەرناک و دەری هاورد باوک ساحێوی دەرە هاورد بۆچی ئیشێ بێت کاری وا بکات ئەمیشە جوابێ نییە لێ تێپڕ خۆب باشە ئەمە 200 ساڵە پێش خەڵکەم سەرزەمینە نەیزانیگە حەقی حەکیم ئەو قاسمە فردەوسی کێس ئاغایێ شەرەفوددینە بدلیسی لەکوێ زانیگەسی ناوە ئاغایە حەکیم ئەو قاسمە فردەوسی کێس هەر تنتن باسە ئێران و توران و باسە ئێران و تورانەکە لەکوێ زانیگەسی سابەتی یەکا بە ئێوە ئەم نوسخە جەدید و نوویسە کاورا بنجوولە کەس بە سفارش ئەمە نووسیاگە و بۆ فەسادە ئەقڵە کوردی نووسیاگە لەگرا شاهنامەت بۆ تێرنۆ ئێرانە بۆ تێرنۆ ئیمپراتوریەتە ئێرانە بۆ تێرنۆ ئەی سەلمێنن فارسە بۆ حاکم ئەکەن معلومیش نیە جوغرافیاکەی کوا ئەو ئێژێ لە کنارەی هورمز و تا مەڕاشەنە ئێمەس لە کنارەی دەریای عەمان و منزوریسی لای ئۆقیانوسە هەند منزوریسی ئەمە گشتی کوردە و کوردەوارە و ئەی فارسوا لەکوێ ئێم سەڵاتین فارسە لەکوێ حکوومەتیان کردگە کەویرە لووت تێنە سەری
بە گورگین میلاد که به وفور شجاعت و فرط جلادت معروف و مشهور است کرد بوده. معروف مشهور که از گرگین میلاد، میلاد عربی و گرگین گرگا وکو گرگوگا. 4000 ساڵ پێش کاورا ناوی گورگین میلادوگە. 4000 ساڵ پێش، 4500 ساڵ پێش واتە والحال قریب 4000 سال است که اولاد و احفاد و امجاد او در ولایت لار به امر حکومت به استقلال مبادرت می کنند. گرگین میلاد در ولایت لارا 4000 سال اولادی حکومت کن. 4000 سال پیش هم ناوی گرگین میلادوگه. که اصلا تأخیر و تبدیل در اوضاع حکومت ایشان نشده است و کاهی صاحب خطبه و سکه بوده. سلاطین زی شوکت عجم، آلگرا دوباره زی شوکت عجم، سلاطین و سلطانکان فارس، زی شوکت عجم به اندک تقبل و پیشکش راضی و متسلی گشته معترض ولایت ایشان نشدند. کورا 4000 ساله لوی حکومتی دانیاگه نیتوانیگه 2 متری پی اضافه که، نیتوانیگه. آثار ام حکومت موجود نیه، ولی هر اما هاتگه من ایستو حزی پیکیتو براستی و حکومت گرگین میلاد 4000 سال بوگو للار بوگو حزی پیکینو، ولی دانه کاخینیه 4000 سال حکومتی پشت سر یک کردگه. 4000 سال، 1000 سال پولی انجام نکرد کاخی دروست کن. ولی آلگرا بوتی اخونجنه که سلاطین زی نفوذ عجم که لأوفر گوره تروگن کانیم با ولایتم نوگه توزی خراجی اندی سنگه. حمله اعراب باطله، عربی حمله نکردگه، امانه مسلمان نوگن معلومنی جولکن کردن مسلمانن چین. ام حمله عربه چی پی هات، ام سلاطین قدرت ایرانیه کین وانا کوی معلومنیه. ولی آلگا تنتن سلاطین عجم، سلاطین فارس بو گوره اکاتو. عجم یعنی فارس، وايجن عجم یعنی فارس. و مولانا تاج الدین الکردی که در اوایل در بروسا مدرس بود آخر وزیر اعظم اورخان گشته. توجه که آلگرا اورخان کشی بو تو ساخ کردو، ام چرتو پرتانه که ایجیتی. به خیرالدین پاشا اشهار یافت، بو خیرالدین پاشا و اعجوبه دوران و نادره زمان سرحلقه عاشقان جفاکیش و سرخیل وفاکیشان محنت اندیش. کاورا قطبوگه بوگه سو پاشایش بیس متواری راه دلنوازی زنجیری کوی عشق بازی. تبال نفیر آهنین کوس رهبان کلیسای افسوس. کی خسرو بی کلاه و بی تخت دل خوشکن 100,000 بخت. قانون مغنیان بغداد بیاع معاملان بیداد. اغنی نهنگ دریای محنت و پلنگ کهسار مشقت. فرهاد که در زمان خسرو پرویز ظهور کرده از طایفه کلهر است. توجه که نه شهامتی کی هست، نه جلادتی کی هست، نه پالوانی کی هست. آقای فرهاد آلگرا فرهادی شی بود خونجان تا خسرو پرویز و ساسانیان و ام آسواره بوتو بو خونجنی والا کیا والا اقرا باسی فرهادی کرده کلهر و مش حزی پیکینو لا و کلهر شمشیره که شو فرهاد باوک مانو اما کره فرهادین فرهادیش کیز لم داستانه کاورای که تی حال دریاک عاشق جن خسرو پرویز اوید اکون فسق و فجور وکو مشکک شویره در اتاشه و برد اتاشه و قیدی وارو. هم کاورا داستانه که نه کردیه، عشقه که نه کردیه، نه نوع نگاه انسان کرده بخوشویستی. اصلا نهنگ دریای که اغنی نهنگ دریای محنت پلنگ کهسار و مشقت کاک فرهاد کلهر. کلهر تو لما حزی پیکیتو استم توائف اکراد متابعتو
مەطلوعەتە هەمدیگەر نەمیکۆنند، ئتاعەت لە یەکتری ناکەن، لەگەڵ یەکتریان ناچن و اتفاق نەدارند و لەگەڵ یەکتریان ڕێ ناکەون. ئەوەسە تۆ ئێمڕۆ ئەوێنی ئەمە ئەکەنە شعار سەرە زوانە تۆ لاو کورد با یەکتری بگرێت و کورد با ماڵی یەکتری ڕێخات و توخوا و یەک بگرن و بیکەن لە ڕێخوا. ئیستە ئەوێنی ئەمە نەقشە ڕێگە بوو تۆیان وا داڕشتگە. یەکێتی و پارتی بۆ تێرن و کۆمەڵە و دموکراتە بۆ تێرن و خەڵکیەکەونە دڵە شۆرە و دڵە کزە و دڵە سۆزی و توخوا و ماڵە یەکتری ڕێخن و بۆ تفاق ناکەن و بۆ تەک یەکتریان ڕێ ناکەون و توخوا و بۆ ناوێت و ئێستام تەوزیح هەدا بۆ واسە تەوزیح بۆ ئەدا. بەحسەکە من لە ئەوڵ کردها تۆ ئیشێ ڕەوایەتێکە بوویت تا لە ژێریا کۆبوویت تۆ تا بتوانی لە ژێرە ئەم ڕەوایەتە جەم بوویت. ئەمانە کێ کردگنی و کوڕ ئەمانە چۆن کوردیان تعریف نەکردگەسەوە فەلسفەی کوردیان نییە، هیچ داستانێکیان نییە، ئەمانە بە وجود هاتکن بە عنوانە مبارزانە کورد. دلیلی هەست، دلیل ئەوەسە تەتابقە ئەمە بکەن بێژن تاریخەن خسڵەتەن ئەمانە وانە خائین و اتفاق ناکەن تەک یەکتریا و خۆفرۆشن و دائیمەن حەز بە بێگانەیەکەن و ئەربا بە بێگانەیەکیان بێت و سوارە مریان بێت و ئەمە لە کەریانە و ئەمە لە وەسە ناڕۆنە ژێرە باری یەکتری و ئەمە ئەوەسە لێدا ئەمەوێت و شەحامەت ئێمە ناڕۆنە ژێرە بارە کەس. ئەی چۆنە ڕوونە ژێرە بارە دۆناڵد؟ ئەی چۆنە ڕوونە ژێرە بارە عەلیە خامنەیی شای ئێران؟ ئەی چۆنە ڕوونە ژێرە بارە ئەتەتورک؟ دەی تۆ ئێژی ئێمە پاشامان لێ نایێتە دەرەوە بۆ خاترەوەی ناڕوونە ژێرە باری یەکتری. دێمە شێ نەڕوونە ژێرە بارە ئەتەتورکیش نۆڵاو قییان تێ لە یەکتری. ئەمە ئەوەسە، ئەمە ئەوەی کردگەسە ناو زەهنیەوە مردم تکراری کات و دائیمەن مردم ئەمە تکرار ئەکاتەوە بۆ خۆی. کێ تفی کردە ناوە دەمەد بنەجوولەکەیە بەناوە بێشەرەفودین لە بێشەرەفنامە. تەوەجۆکەی ئەوە بەردە بناغەکەی بۆ تۆ دانیا تۆ وافکرکەیتەوە و ئیستا ئەبزارەکانی خەریکن بۆت ئەم دنیا دروست ئەکەن، ئەی خولقێنن بۆتی دروست ئەکەن حیزبەکان و جامعەی مەدەنی و پسپۆڕەکان و تحصیلات کردەکانە ئاکادمیسیەن و ئەمانە خەریکن ئەم دنیاتە بۆ دەرتێرن کە ئەم ئێژێتی لەگرا تا قەشەک بخوا پێمان، قەشەنگ بخوا پێمان. چنانچه فضائل معابی مولانا سعدالدین که معلم پادشاه مرحوم مغفور سلطان مراد خان است. پادشاه مرحوم مغفور سلطان مراد خان کی؟ ئەلەگرا دووبارە لە خەوف ڕجا و ناوی تێری و ناوی نایری و ناوی تێری و ناوی نایری عوسمانی دووبارە بەحسەکات و تاکیدی پێکات. در تاریخ ترکی خود، تاریخ ترکی توجه بکە ئەم تێهەڵدریاگە خۆی تاریخ کورد ئەنووسێ و زوانە فارسی، ئەو تاریخ تورک ئەنووسێ و زوانە تورکی. ئەمانیشە کامەنە ئیمپراتوری ئیسلامیە تاورا خەلیفەس هەنوو ناسیۆنالیزم نەهاتگە کەسێ بە ناسیۆنالیزم بوون و ڕەگەز و نژاد و ئەمانە افتخارکە ناتکە نووس. تاریخ ترکی خود که وقایع آل عثمان را نوشته و در آن تألیف داد و سخنوری داده و در صفت اکراد میگوید هر یک به دعوای انفراد رعیت استبداد برافراشتند و در قلل جبال به استقلال مجبول گشته به غیر از کلمه توحید در هیچ امور اتفاق ندارن. هر ئەمە کافیە، کەلەمەی تۆحید کافیە، ئەمە جەمیانەکاتەوە. چۆن لە ژێرە ناوە ئەم کەلەمەی تۆحیدە دانێ سوڵتانیان لێ نەهاتە دەرەوە؟ چۆن نەهاتە دەرەوە؟ چۆن ئەم کاورایە تورکنویسە و ئەم کوردە گشتی خودڕەئیە و مستەبدە و پدەرسوختەس و ئەمانەسە چۆن فقط لە تۆحید کافیە تەواو. تۆحید ڕەوایەتێکەم کورد دەتوانێت لە ژێری کۆبوێتەوە وەکو مابەقیە. چۆن لە ژێرەم کەلەمە کۆنەوە بە شمشێرکەوێتە گیانی تۆ تیکە تیکەکە؟ ئەی تۆ لە ژێرە چی کۆبووگیتۆ ئاغای تورک؟ بێجگە لە کەلەمەی تۆحید تۆ لە ژێرە چی کۆبووگیتۆ؟ تۆ مەگەر سوڵتانە ئەم ئیسلامە نەوگی ئیدعاکەیمە تاریختە دەی تۆش لە ژێرە کەلەمەی تۆحید جەمبووگیتۆی تر هەمان داستانە.
تۆ لە ژێرە کام تۆی تورک لە ژێرە چی جەمبووگی تۆی فارس لە ژێرە چی جەمبووگی ئالەگرای خاتە ناو زەهنت حاڵیتانە ئەوان لە ژێرە چی جەمبووگەن خۆشەویستی کە لە ژێرە کەلمەی عشق تورکی بابە جواو بێنەوە ئینسجامە تورک و فارس لە ژێرە چییە دە ئێمە ئالەگرا لەسەر تەوحید تەک یەکتریا تەوافقمان هەست تەواو جەمەوینەوە لە ژێرە کەلمەی تەوحید جەمەوینەوە ئێوە لە ژێرە چی جەمەوبوونەوە ئێشێ ئێوە فەرق بکاتەی تەوحید نەوێشتێتر بێت ئەمە بێشەرەف الدین لە بێشەرەفنامە نووساگێسی بۆ ئێوە ها تفەکەی کردە دەمتان ئێوە جەم ناونەوە وەلە ناژێ دیگەران لە ژێرە چی جەم بوونەوە فقط لە تەوحیدا باشە ئەی دیگەران لە ژێرە چی بۆ حەج کەسی تر تاریخ وا نانووسێ تۆ وای نووسی فقط تۆ وا تاریخە نووسی ئەمە زەمە کووردە ئەمە هەڵەدەیەوە شاخ و باڵە کووردا واقعیەت ئێژی حەقیقەت ئێژی دێ حەقیقەت حکوومەتە 4000 ساڵەی لار حەقیقەت بوو داستانە ئوستورەیە زەحاکە مار لە دووش حەقیقەت بوو تۆ ئێژیتیان الأكراد طائفة من الجن حقيقة بو خليكي ايجيتي انا ما نتشين تو خليكي گزارشيان اكي اقوال مشهور كي اماني مشهور كرغا ام اقوال كي ايجيتي كي در مورد كرد اما ايجي عرب ايجيتي ترك ايجيتي يوناني ايجيتي كنيسا ايجيتي خدا كرد واخوي ايجيتي كي ايجيتي هل واو ايجن هو ايجن كي هو ايجن ايجيت هەروە بۆ خۆی حەزی پێەکە ئۆکێ بسبب نفاق این طایفه را چنین روایت میکنند ئەمە متأخرە ئەمە کەسێکە کە ئەزانێ دەوڵەت ملت چۆن دروست ئەوێ دەوڵەت چۆن دروست ئەوێ ئێستا ئالەگاتی دەلیلە پێدا بۆ تۆی کورد تا بزانی بۆ نفاقە هەست هیچ وەخت ناتوانی لە ژێرە یەک ڕەوایەتا کۆبوویتەوە ناتوانی کۆبوویتەوە فکر نەکەن ئەمانە چرت و پرتە نانە ئەمە ئەڕواتە ناو زەهنە تۆ نفاقەکە ئەچەسپێتە دەروونت کارەمەوە نیە فڕێدەیت و باست کارت نیۆی ژەمە چرت و پرتە و سابت ناتوانێ بێ وەلێ تۆ باوەڕ ئەەکەی کە تۆ منافقی و نفاقتان هەست دەبین یەکتریا کورد ناتوانێت لە دەوری یەکتریاوێت ناتوانێت یەک بگری ئەوە نییە جەلال سابتی کرد ئەوە نییە قاسم لو عەبدوڵای موحتەدی سابتیان کرد ئەوە نییە ئاغایە مەلامەچەی بارزانی و ئیبراهیم ئەحمەد و تاڵەبانی سابتیان کرد ئەوە نییە مانە گشتیان سابتیان کرد دەلیلی هەست دەلیلەکەی مەسە دەلیلە بۆ تێرێتەوە هیچکە نایژێ ئەی بۆ ئەتراک نفاقیان هەست و ئەفراس نفاقیان هەست و ئەعراب نفاقیان هەست دەلیلی چییە ئەوان هیچکام نفاقیان نییە فقط ئێمە هەستمان دەلیلەکەیشیان مەسە ئەمە یانێ بۆ خاترەوەی تۆ هیچ وەخت فکر نەکەی تۆ ساحێ ئەم خاوەرمیانە تۆی کە چوون ئالەگرا حەڵیداوە شاڵ فشان و باڵە پێغەمەرە لە خوار و پێغەمەرە کات و ئینسانێکی جاهل پێغەمەرە کات و ئینسانێکی حانەقە تەحقیر کریاگە ترسیاک وەلی لەگات ماشاکەن چۆن فووەکاتە شان و باڵە پێغەمەر کە چون سیەت و سەداوی نەبوەتە محەممەدی و ئاوازەیە گولبەنگێ ڕسالەتە ئەحمەدی صلی الله عليه وسلم در ئەتراف و ئەکناف عالم غڵغولە ئەفکەند یعنی زمان حیاتە پێغەمەرە چۆن پێغەمەرم کاریە کردەمە حەقیقەتێژی تر معلوم نییە پێغەمەر سەتەلایتی بوو تەلەڤیزیۆنە 24 ساعەتەی بوو پێغەمەر چی بوو مەساجد مختلفی بوو بەسەر منبەر مەساجد و قسە بکەن پێغەمەر چۆن ئاوازەی گەی بە دنیا چۆن گەی بە دنیا خب ئەم چاخانە قبوڵەکەین و باش بڕێنە بەرەوە خواقین جهان و سلاطین عالیشان را داعیه آن شد که حلقه بندگی و مطلوعت آن سرور را در گوش کنند ولی ئێمە ئەزانین پێغەمبەر ئیسلام سێ قەزوەی کرد تا بالآخرە توانی فتح مەککە بکە و بتوانی ئەبوو سوفیان وادار بکە کە مسلمان بێتەوە ئیستا چۆن ئەبوو سوفیان مسلمانە و تەمامە سەڵاتینە دنیا هاتن پێغەمبەر بوێنە تۆجۆکە
و غاشیه اطاعت و فرمانبرداری آن مهتر بر دوش نهند. اوغوز خان، کورا ناوی اوغوز خانه، اما دوباره ناوی ترکیه، که در آن زمان از عظمای سلاطین ترکستان بود. بخاطر تو حزی پی بکی بجی دانی و کردنای و قزوگو و حاکم ترکستان و گو حزی پی بکی ام چرت و پرت حز پی بکی ولی نفاقه کی کرده ناو ذهنت خاص کردی ناوی ذهنت تو حتی یک ناگری نفاقه هست. خو امی کرده اوغوز کردی حاکم ترکستان و از اکراد ترکستان تو بیجی ورا کرد تا ترکستانی چو گوی سد سبید صلات مانو حتی بیجاره. توجه کی اوکی. که در آن زمان از عظمای سلاطین ترکستان بود، از اعیان کو اکراد بغدوزنام، از اعیان اکراد بغدوزنام، کریه المنظر، دیو پیکر، زشت چهره، دیفره و کودیو ناشیرینه، دموچاوی رشه، زشت چهره سیاه چرده را به طریق رسالت به آستان اقبال آشیان خواجه کونین و سید ثقلین علیه افضل الصلوات و اکمل التحیات ارسال نبود. نه اوکی. امی آقایانه هنارد که بگات خدمت پیغمبر اسلام با توصیفاتی که لپیغمبر اسلام کردی و تو حزی پیکی چه خواه شناسه و خواه بیگری تو چه مسلمانی خاصی که یه خدمت پیغمبر. اوکی. اظهار صفای عقیدت و خلوص طبیعت کرد چون ایلچی، کلمه ایلچی بگرنا، ایلچی دوران قاجاری است، کلمه چون ایلچی کریه المنظر به نظر سعادت اثر حضرت خیر البشر در آمد، از هیئت و ماهیت او متنفر و منزجر گشته، بو منزجر گشت. پیغمبر اسلام بنی خواست خوا دروسی کرده، ناشیرینه قیزونه هیبتی گوره هز هات که تسلیم پیغمبر بیه، قیافه وحشتناک دجمن اترسینی، دجمن اسلام اترسینی، بو پیغمبر شیلی متنفر بیه. پیغمبر اگه جبان نوی، ترس زاور نوی، تحقیق تو الگا خیلی تحقیق پیغمبر کی لمقام پیغمبریش دری تیرید. کورا هاتگه اصلا پیغمبر نیه، کورا چوگه صدر مالی ابراز مودت و دوستی اکا با ناشیرین وی چی پیکا دری اکا ایسا نوالا پیغمبر اسلام کاریت رکا جو بکرن. از هیئت و ماهیت او، لهیئت و ماهیتی پیغمبر چون به ماهیت ماغا پی برد، لهیئت لدموچاوی اری لماهیتی چون پی برد چیو ام با بخت لماهیتی یا چی بو هات بو اعلام سرسپردگی بکا با پیغمبر چه ماهیتی کی کشف کرد. ام ماهیت مهمه ها، ماهیت ایم ظاهرا چپل کثیف خوینخار صفاک نادروسی نیمه، پیغمبر فورا خویندی ولد مچاومه. جا قیاس پیغمبر لیک نفر به امتی و ابو، یک نفری چاو پیکو تواو امتکی دابره. سایسته بزنین پیغمبر اسلام چی کرده. اما آقای شرف الدین، آقای بدلیسی، او سوال فرمودن، گفت از طایفه اکرادم. و تی تو خلق کشوی لکام قبیله و تی لطایفه اکرادم. ان حضرت فرمودن که حق سبحانه تعالی این طایفه را موفق به اتفاق نگرداند. خوایا امانه متحد نون، خوایا امانه هیچ وقت نتوانن یک بگرن و الا عالمی در دست ایشان تباه خواهد شد. دیگر از آن روز دولت عظما و سلطنت کبرا میسر این طایفه نشده است. ای اگر پیغمبر اسلام ای خوینده و غیبی ازانی و امانه دنیا تباه اکن، و چی دعای نکرد هرچی یهودی لبین چید ایسا ایالات متحده امریکا دنیا نابود نکا و بوم اتم و چک نووی و حارب و هرچیش تا لم بشره نابودی کرگن، پورنی هاوردگا گشتی کرگسا گی، گشتی کرگسا هموسکشوار، گشتی کرگسا قوم اللود، گشتی نابود بوگا، گشتی هاریاگا، گشتی بوگا سو خوافروش. چون پیغمبر اسلام دعای نکرد ایالات متحده امریکا لبین چه ولی دعای کرد کرد نابود بید و یک نگری هیچ وقت. اما بو خاطری مثلا تو
بفهمی تاریخن تۆ ناتوانی متحد ویت تۆ بفهمی تاریخن تۆ خواواتی وای پێت کردگە تۆ بچکە جنی تۆ بچکە دێوی تۆ حاڵیتە تۆ سەفاکی خوێن ڕێژی تۆ لە ئوموراتە دنیا بیر ناکەی تۆ لە ترسەوەی شجاعتە لە دەست نەدەی اتفاقا تۆ لە ئوموراتە دنیا بیر نەکەی تۆ فکر بە ئەواقع بەکار نەکەی تۆ شجاعتە نییە ئەوە حماقەتە ئەوە کەریەتە ئەوە بێعەقلیە تەوەجۆکەن ئیدامە بین پس ئالەگرا ئەم زانی کە تۆ بۆ ئینسجام داستانێکە گەرەکە هاتووتی براکەم ئێوە ناتوان یەک بگرن دەلیلی هەست دەلیلی وسە پێغەمەر وای وت کە پێتان وەلێ نایژێ تورک چۆن منسەجەمەوێت فارس چۆن منسەجەمەوێت عەرەب چۆن منسەجەمەوێت من ئەزانم داستانە عەرەب ئەوێتەوە ئیسلام و پێغەمبەر ئیسلام ئەی فارس ئەی تورک ئام قەومە جوولەکە ساختەیە متەئەخرە 200-300 ساڵە ئەخیرە تەوەجۆکەن خەڵ مەگەر 5 گروه را که دعوای سلطنت و عروج نمودند و گاهی سکه و خطبه هم به نام خود نموده و ایام سلطنتشان به قدری امتداد یافته که ذکر حالات هر یک از ایشان انشاءالله تعالی در محل خود مذکور خواهد شد و چون در میان طایفه اکراد فرمانفرمایی نافذ الحکم نیست اکثر صفاک و بیباک و خونریز می باشند چون لەناوە کوردەکانە دانەیە کەس نییە قسەی بڕوات و فەرمان فەرماوێت و فەرمان بەسەر گشت کەسێ بدا ئەی مەگەر ئەمانە لە تەوحیدا مەگەر نەبوون ئەمانە لە تەوحید لەگرا مشتەرک بوون خوا فەرمانی ڕانی بەسەریان و کتاوە خوا فەرمانی ڕانی بەسەریان و چۆن خوێن ڕێز و بێباک و سەفاکن چۆن لەگرا قانونە خوا خەریکە فەرمانە ڕانی دەی تۆ وتە ئەمانە حەجەکەن و زەکاتەکەن و هەرچی کارایکەن و دەی ئەمانەی تر بۆچی ئیشە لە خۆیەوە قەتڵە نەفس بکەن قتل النفس گوناهە کەبیرەس چۆن ئێشێ دزون دزی گوناهە کەبیرەس چۆن ئەیکەنم کارە کە ئەی دادم چنانچه به اندک جرائمی فساد بسیار می کنند لەگرا هەژارم و کریانیەمە تەرجمە کردگەس و کورد ئەوە نەکە لە ڕقە تۆڵە 1,000 دەکاتەوە نه ئاغای هەژارم و کریانی بێجات کرد دەقە فارسیەکەی تەرجمەکەرەوە دەقە فارسیەکەی بە ئەندەک جەرائمی فەساد بسیار میکنند ئەمە وەسە کامە تا پێتان بێژم ئەمە وەسەت ئەمەی کە ئەمانە بۆ جورمێکی بچووک وەکو خودمختاری هەزاران هەزار ئینسانە کوردایانە کوشت بۆ جرمێکی بچووک وەکو فدراڵی هەزاران هەزار ئینسان ئەدەن وە کوشت خوێن تێرن کاولی تێرن 80 ساڵە ئەم مردمە بەها ئەدا و نابود ئەوێ و کاولی ئەکەن و لە بینی ئەوەن بۆ جرمێکی بچووک وەکو خودمختاری دیتە سابەتی کرد پێتان وایتە ئەمە بۆتی دانیا واویتە بۆیە قاسم لۆ بۆ تێرن بۆیە قازی مەحەمەوە بۆ تێرن بۆیە مەلا مستەفای بارزانی بۆ تێرن ئەمانە ئەوڵ دەفەدایان ڕشت بعد ئیجرایان کرد بۆیە پارتی و یەکێتی لەسەر 2 دانە قاز ئەدەن لە یەکتری 36,000 نەفەرە کوژێت لەسەر 2 دانە قاز بە بەهانەی 2 دانە قاز بۆیە تۆ بە بەهانەی خودمختاری شیمیاییت لێ ئەدەن ئەدکوژن بنبڕ ئەکەن جێبەجێت ئەکەن لادێکانە نابوو دەکەن 12,000ەوە کوژن کاورا ئیستا حقوق گەی و هەموسەکشوال و برادریە گەلان ئەکات و کورسی هەست لە پارلەمانە تورکیە بێشەرەف وا لە ژێرە پەرچەمە تورکیە بێشەرەف بەناوە کورد 12,000 لادەی کوردی نابود کرد ڕازەکە بە ئەندەک جەرایم فەسادە گەورە ئەکەن تەوەجود کرد ئەلەوێ دای ڕشت ئیجرای کرد لەسەر کاغەز لەسەر زەمین ئیجرای کرد بۆ تۆ جەلالە تاڵەبانی دروست کرد مەلامەچەی دروست کرد فعالە جامعەی بەدەری دروست کرد ئوستاد دانشگای دروست کرد نخبەی دروست کرد ڕووناکبیری دروست کرد حەمە عەلی عەونی دروست کرد ئەمین زەکی بەگی دروست کرد ئەلایدینە سەجادی دروست کرد هێمنە موکریانی دروست کرد هەژارە موکریانی دروست کرد ئەمانەیە گەشتی دروست کرد بۆ تۆ لەبەرەوەی ئەمە بخونجێت فورا لەبەر خاتریەوەی باوەڕ بکەی بەمە فورا تێت ئێژێ دیە چۆنە لە کوردستانە ئەی دیە لێ جێگەیتر چۆنە دەی باشە ئەمە واتە ئیستا ئێژێت و دیەت نفس کاملة به دختری یا اسبی یا 2 رأس چاروا معمول شده و دیت سقط دست و پا و چشم و دندان چندان معتبر نیست فورا بخاطری وی ثابتی بکاوتی ئەمانە جەبار و سەفاک و خوێن ڕێژن و ئەمانە ئیستا لە خوارە فورا ئێژێ ئەمە دیەکەیان ئاواسە تا ثابتی بکە ئەمانە قەتڵەکەن فورا تۆ ئەلەگە ئەخەڵەتێدە ڕازەکە دێمە سەفاک و خوێن ڕێژ و بگین بۆیە کەنیشکێکمان داگەوە وە کەنیشکەکە لە حەقە خوێ ناچووگە
بابە گیان دێ ئمە سابت ناکات تۆ سەفاکی ئەمە سابت دەکات تۆ فەهمیت کە دوشمنایەتی تا هەتایی ناکرێ تێی سڵحەکەی دانیشی سڵحەکەی و تێی بابەتە ئەمە غرامەت ئەدەی دێ ئەمە کەی ئەخواتە حەوزەیە سەفاکی ئەی عەرەب چۆن دیێنداگە ئەی تورک چۆن داگیانە ئەی فارس چۆن داگیانە ئەمە بوو ئەوە نییە ئەمە بوو ئەوەسە تو باوەڕ بکەی لەسەر و باوەڕ بکەی ئێمە سەفاک و خوێن ڕێژین بۆ چون حاکمێکمانە چوو بۆ حاکممانە چون ناچینە ژێرە بارەکتری بۆ ناچینە ژێرە بارەکتری چون پێغەمبەر ئیسلام ئێمەی تەماشا کرد ئێمە دڵمان چەپەڵە و کەسیفین و خوێڕین و قیافمان زشتە و وەکو دێوین و سیاین و ڕەشین و دوعای کرد یەک نەگرین ئەوانیشی کەم پێژی شەهامەت نییە خۆ جهالته حماقته چون تدبیر عاقبتی تیانیه تدبیر امور دنیای تیانیه ئێستا ئێوە گرتتان چۆن خەریکەتان خەڵەتێنێ بعد هەژارە مکریانی تێتوو دەسی دەرنەکاو ئەمە ئینسانە کورد پەروەرێکە وا ئێژی هەژارە مکریانی بۆتی ئەخونجنی ئەم تاریخ جعل ئێرانە بۆ جێبەجێیەکە تورکە بۆ جێبەجێیەکە سەڵاتینە گەورە بۆ جێبەجێکە مشتێ میرنشینە ئەحمەقێ پدەر سوختە معلوم نییە کێن بنجوولەکەی کێن لەکوێ هاتەگەن کێن ئەمانە لە ناوە هەنێ شارە بۆ ئێمانەکەنەوە حاکم و ئەمەوێتە تاریخە ئەکراد ئەما وەسە اما بمقتضیات سنت نبوی صلی الله علیه و سلم 4 زن به نکاح در می آورند دمە کارێ خراوێکیان کردگە ئەوەڵەن تۆ ئێژی هەرچی کوردە نایێژی دانەیە کورد نایژی کوردە پوڵدار ئێژی هەرچی کوردە چوارژنی خواستکە کاکەی وە بڕۆمزان باوەکانە گشتتان یەکێ چوارژنی خواستگە باوای باوەکانتان یەکێ چواری خواستگە بڕۆ گشتی ها نایژێ پوڵدارەکان چون ئێستا ئێژێ پوڵدارەکان 8 دەخوازن 4 کەنیزیش ئەگرن ئەوس ئێژێت ئەگەر قووەت و قدرت داشته باشن یعنی ئەگەر نانوێ 4 ئەگەر بیانوێ چەند 4 جاریە دیگەر بدەن زەم میکنن 4 کەنیزیشی پێ ئیزافەکە نەیکەنەوە 8 بۆ 8 بۆ 12 بۆ 16 بۆ 44 دەی من پوڵم هەست دەی کەنیزامەیتر ئەتوانم کەنیز بێرم بیخەمە ناوی حرەم سەرا بۆ خوام بۆچی فقط 4 ئەخوازم و چواریش کەنیز ئەگرم ئەم کەنیزە کێز لەکوێ ئەیگرم ئەچم شەڕەکەم تێرمی ئەچم ئەیسێنم کێز لەکوێ تێت ئەم کەنیزە دە ئیستا ئێوە سابت بووتە بێ پوڵ 4 پوڵدار 8 ئەمە لەکوێ لە کوردستان توجه بکەن و به حکمت الهی اولاد و اتباع فراوان از ایشان پیدا می شود که اگر قتل یکدیگر در میان ایشان نمی بود یحتمل از کثرت اکراد قحط و قلا در مملکت ایران 500 سال پیش سیر کلمه بکن مملکت ایران برکه در جمله جهان می افتاد و یفعل الله ما یشاء و یحکم ما یرید اما فقط کرد 4 ژن بخوازی ژنەکانی ئاوس ئەوەنها هەر ملەتێکی تر ژن بخوازی تەکیا بخەفێ ژنەکە ئاوس ناوێت تەوەجۆ بکەم خب لەگرا ئەمانە وەکو کولە ئەزێن ئەوە نەفرەن خوا ڕەحمی کرد ئەنا ئەمانە ئەوەنە گەنم و غەلات و بونشەنیان لە ئێران نەهێشت مەملەکەتە ئێران جارە دووبارە ئێرانی بۆ تۆ ڕاست کردەوە ئێرانی کە مەوجود نییە هەر کەلەمەیەکە هەر مەوجود نییە هەر دروست نەکرد یاگەم کاورە 1506 وتکێسی دووبارە ڕاستی کردەوە بۆت بعد وتی کورە هەر ئێران نەخۆ جەهانیان ئەخوارد تەوەجۆ بکەم ئاغایش شەرەف الدین بەدلیسی تۆ سازمانی یونیسکۆی تۆ بەر لەوەی جەهان واردە مۆدێرنیتە بوێت واردە ئەسڵە سەنعەتی بوێت بەر لەوەی سەرمایەداری بێت تۆ پێیت بە کۆنتڕۆڵە جەمعیەت بردگە بەحسی پرۆتێکشنە تەبیعی ئەکەی ئێستا کاندۆمیان دروست کردگە و حەبەزدە حاملەگیان دروست کردگە و لولە ئەوەسن تۆ تێ کۆنتڕۆڵە جەمعیەت ئەەکەی ئێژی خوا ئەهرومێکی داگە ئەمانە یەکتری ئەکوژن کۆنتڕۆڵە جەمعیەت ئەوێ تۆ ئەووەرین کەسێکی لە تاریخە بەحسە کۆنتڕۆڵە جەمعیەتە کردگە
کوڕە خاس دەی باشە ئەم بەشەرە کوردە جەهانی بگرتای چی ئیرادی کێسە چینی 1.5 ملیارد هندی 1 ملیاردن مەسیحی 2 ملیاردن با ئەم کوردیشە 3 ملیارد وایە چی ئیرادێکی بوو عەرەب 500 ملیۆنن با ئەم کوردیشە بۆیە چی ئیرادێکی بوو چۆن چینی 1 ملیارد غەلاتە دنیایان نەخوارگە تو هەر لەم کتاوە ئەمین زەکی بین و بەگ و حەمەعەلی عەونی و ئاغای هەژارم و کریانی چاپیان کردگە تەمامە جەمعیەتە کورد لە ئیستا 7 ملیۆنە ئیستا ئەو وەختە ئەو کتێوە چاپەکەن 100 ساڵە پێش 7 ملیۆنە تەمامە کورد جەهان 7 ملیۆنە نووساگیانە لە پێشکی 7 ملیۆن تۆ ئەم قسەتە بۆ کردگە خۆمان تەنزیمەکەین زاوزێی فرە ئەەکەین بەرە ئەم زاوزێ بگرین فرە عەیبە خەریکی کورد بە چی ئەشوپێنیت دوور لە ملەتە خەریکی بە بەرازیان ئەشوپێنی حەجکە وەکو ئەمان زاوزێ ناکە دەی چۆن لە 1900 کتێوە چاپەکە نێمە 7 ملیۆنین هەر ڕەقەم ناین 7 ملیۆنی پس ئێوە دیتان وتی خوار ڕەحمی کرد مەملەکەتە ئێرانیان ئەخوارد ئەمانە کولەن حتمما ئافرینش ئەمە دووبارە شعرێکی هاوردۆ کە حجەت تەواوکە شعر لە ئەدەبیاتە فارسیا حجەتەیتە دەلیلی نەگەرەکە واتە ئافرینش بە تەریقی کە نەهاودەست نکوست نەزەر هەر کە خەتاو دید هەم ئەز ئەین خەتاوست خوا لە ئەوڵە وا دروسیانی کردە ئەنا ئەمانە وەنە کولە دنیایان ئەخوارد ئەگەر تۆ جۆرێکی تربیێنی چاوە خۆت دارەیوێنێت حاڵیتە خوا وا دروسی کردن خوا خوارن حاڵیتان بوو کەلەمەی خۆخوار زانیتان کێن تفی کردە ناوت دەمتان ئەمە ئەحمەی خانیش تفیەکاتە ناوت دەمتان ئەمانە گشتی جوولەکە نویسنە مەتنانە قەشەنگ تفی کردە ناوە دەمتان خۆخوارن خوا خۆخوار دروسی کردن خوا خۆخوار دروسی کردنەنا جەهان ئەخوان ئەی خوا بۆ بەرە ئەمریکا ناگرێ خوا بۆ بەرە چین ناگرێ خوا بۆ بەرە هەندی ناگرێ بۆ نایگرێ دنیایان خوارد بۆ بەرە ئێمە فقط ئەگرێ ئەویش بین لە خۆمان دەیخوا ناتوانێت تۆمەکەمان کەمتر کاتەوە ناتوانێت ڕەحمە ژنەکانمان لە کار بخە بۆ ئیشێ گەورە بووین و زەحمەت بکێشین و نان بخۆین و زل بووین و یەکتری بکوژین بۆ تەوەجۆ بکەن ئەم مەتنە کورد بۆ تۆی نەنووساگە بۆ ئێوە ناتوانن تەشخیص بەن دۆست و دوژمن چه شکلیە دەرمابینە حکام کردستان آن کسانی که عشایر و قبایل ایشان به کثرت و قوت است آن حاکمان را به نام عشیرت میخوانند مثل حکاری و سحران و بابان و اردلان ولا دروکی تو استعالق را قشنگ او کلماتی که بو کرد قرار و دابنین دانیا سوران و بابان و اردلان توجه که امانه او وقت جولک دروسی کردن دیامنه اردلان کیس بابان کین کوان چند هزار نفر نمانه کوان كرة سليماني هنوز دروز نكرياغا سنة هنوز دروز نكرياغا معنا حكومتي وسروكن أردلاني وباباني حكومتي وسروكن تاريخي ناقات 200 سال تو 400 سال بيش چون باسيم توايف تكردغا حكومتك كوين كردغا معنا كوي كامنا كامسة تيرين تايفان عشرين كامنا چند نفر نيسته ئیستا ئەزانی ئەم تەوایفە کێ دروسی کردە چۆن دروست کردیاگەن خلیان ناوەم کتاوە بۆ تۆ کە 1506 نووسیاگە و چون ولایت کردستان و لرستان کوهستان و جنگلستان است لەگرا هەژارە مکریانی وانایژێ ژێ چون کوردستان هەژارە مکریانێژی چون کوردستان و لڕستانیشی لەگەڵا بێ نەوای نەوت ئەمێژێ کوردستان و لڕستان جگەیکردن لە یەکتری دوو مەفهومە لڕستان ئەنو دروستن 500 ساڵە پێش کوڕە خاس
هەنووس تەقسیمات جغرافیای ئەمڕۆزی نهات کە ئەم ئاغا ناوی ئەنێت لە ڕۆستان بەعدەن بۆ یێڕدەزاخان ناوی ئەنێت لە ڕۆستان حاڵیتان بوو شەرەفخانە بدلیسی ئەو وەختە وتکێسی لە ڕۆستان ئەو لە ئەووەڵە وتی تایفەیە ئەکرات چواردانە ئەی بۆ لەگرانەی وت کرمانجستان ئەی بۆ نەیوت کەلحوڕستان لەگرا فقەت لوڕستانی وتی لوڕستان و کوردستان ئەو لەوێ وتی لۆڕ وانە ناوە کووردا جوزە تەوائیفی کوردن تایفەی دووەم بوو دویۆم لۆڕ لەگراوتی لوڕستان و کوردستان ئەمما هەژارە مکریانی دەسیت لێدا ئەژێ کوردستان لوڕستانیشی لەگەڵا بێ نە لەگەڵا بێ نییە لوڕستان و کوردستان جایژە چون زەوی ڕق و تەقە و ئەمانەسە بەڕووبوومی نییە نە ئەوانایژێ ئەوێژە چون جەنگەڵەوە کوستانیە تۆ تەرش شەرحی مەکە بێژە دارستانە وە کێوستانە بێژی قەشەنگ تا ئێمە تەسویرەکە بگرین درۆەکە ئەو ئێژە چون دارستان و کێوستانە ئێستا گوێ بگرن در آنجا آن مقدار چیزی حاصل نمی شود که به خرج سکنه و مواطنانش وفا کند لاجرم نسبت به مردم ولایات دیگر طوایف اکراد اوقات به مشقت و ریاضت می گذرانند و بیشائبه تکلف و غالیه تسلف فی نفس طایفه قانعند فقط لشهوت قانعنیان کسیش نازانێ ئەم گشتە مینە لەکوێوەتێ نەفەرێ چواری بەرەکەوێ دەی پوڵمان نییە دەی تۆ لەگرایژی ئێمە برسیمانە تۆ ئێژی کورد برسیێسی لەگرا چون لوڕستان و کوردستان جەنگەڵە وە کێوسانە ئۆکەی تۆ ئێژی هەچێتە دەردروست ناوێت و لاوە خەڵک برسیێسی ئەمانە دائیمەن برسیانە و مەشەقەتیان هەسوو وەرێ قانەعن دەی باشە ئەمە خۆ نەغزی کردو ئێمە شەهوەت پەرستین دێ ئێمە سک پەرست نەوین چۆن ناوگەڵ پەرستین چۆن من نتوانم بەرە سکم بگرم بەرە ناوگەڵم ناتوانم بگرم دەی من وەختێ پوڵم نییە خۆم تێرکەم چۆن چوارژم تێرەکەم چوان بیست سەر مناڵ تێرەکەم هەروە لە خۆی و وەکو دار ئاوەکەیتە پای هەڵەسێتێتە سەرەوە هەروە لە خۆیوە لاجرم نسبت به مردم ولایات دیگر طایفه اکراد اوقات ولایات دیگر کام ولایات دیگر ترککان و فارسکان عربکان صحرای عربستان عربکان صحرای دوجیل عربکان صحرای بصره کوێ صحرای ئەلەمبار عربکان کوێ چنانچه اکثر عوام الناس ایشان اوقات به نان جاوروس و ارزن میگذرانند و به طلب نان گندم و به هم رسانیدن مال و جاه به در خانه ارباب دول و اصحاب عمل نمی روند ناچنە در مال ارباب دول کامەسە دول ایران دول عرب دول ترك اما 500 ساڵ پێش ئەمە ئیمپراتوری عوسمانیە کامە دول بعد لوڕستان و لە کنارە بوشهر و حتا منطقەیە تورکەمەن سەحرا حتا خوراسان ئەمە کوردستان هەس شاخاویە ئاوی فرەز ئاڵەفی هەز حیوان بلەوەڕێ لە دامەنەی کێ و چەشمەی هەز ئەتوانی باغ و باغاتکەی لە خوار و لە دەشتاییەکانە دەشتمایشت و منطقەیە لەیلا خوبێر و ئەم لاوە و منطقەیە دەی ئەمانە جێگەی کەشاوەرزین و دەشتە شارەزور و ئەمانە زەمینە حاصڵخیزی هەز بۆ کەشاوەرزی لە گرانان نییە ئیستە گەنەمە تەمامە ئێران ئۆستانە کوردستان و کرماشانەیدا ئێستا چۆن ئەوسانان نەوگە خەڵکی لە کەویرە نانە خۆشی بووگە و سەڵاتینە زی شەوکەتە فارس نانە فرەیان بووگە و گەنمیان بووگە سەڵاتینە عوسمانی لە حەوشە ماڵەکەیانە لە تووبقاپیە گەنمیان ئەکاڵی لە ئورفا و دیاربەکر و ئەمانە خەڵک نان نەو بیخوا کە ئاوە دجلە و فرات هەس نانە ئەرزەنیانە خوار وەری پادشاکان ئەوانە کەبابیانە خوار نان و کەباب و نانە گەنمیانە خوار ئەرێ خەریکی چی ئەخەیتە جێ تەمامە تاریخ و سەنعەتە خۆراکی تەمامە تەمەدون کورد خەریکی ئەجزی ئەخەیتە دامەنە فارس و ئەخەیتە دامەنە تورک و عەرەب ئەو واقعی
تۆ لەسەر وت ئەمانە شەهوەت بازن لە خوارێژی قانع نان ناخۆن تۆ نایژی ئەمە سەرزەمین و کوردەوارن ئەمانە ناچنە دەرەوە وەلی تورک برسی ئەوێ حملەکە دنیا ئەگرێ وەلی کورد کە حەزی بە دزیە و بە ڕێگەگرتنە برسی ئەوێ بەردەوەسێت و قەیسکیا تۆ ئەم گشتە تەناقوزە بێ حەلکە لە قسەی ماغا خروجیەکەی کوردێ گەوج دروسەکە ئەحمەق حاڵی نییە چۆنە دلیلەکەی ئەوە سەواتە پێکات بارێ ئەنچێ کە ئێوە مشاهدەتان کرد لە تەناقزگویە ئەم سەفەحاتە ئەوەلیە لە ئەنسابە ئەکرادا کارە خۆی کرد کارە ئەوەڵی ئەمە بوو تەسبیتی کرد کە ئیمپراتوری هایە بەناوە ئێران و تورک مەوجودن تەوەجۆ بکەن نە ئیسلامیها ئێران و تورک بەبارە ناسیۆنالیستیەکەیە بەبارە هۆڤیەتە ملیەکەیە مەوجودن شاهنامەی فردەوسی پشتڕاست کردو دەوڵەتە ئێرانی پشتڕاست کردو تەوەجۆ ئەکەن لە کورد تەسویرێکی ئینسانێکی جاهلیدا لە جێگەیەک و هەنێک گوێزی کردە دەسی لەو لاوە تف دنیای تێکرد کردیە نۆکەر کردی لەعین بووگە پێغەمەر کردی تەخمە جوولەکە جنۆکە کردی تەخمە دێو وتی ئەمە خوا دوعای لێکردن نفاخیان بوێت وتی ئەمانە یەکتریە کوژن تەنزیمە جەمعیەت ئەکەن خۆی وتی ئەمانە شەهوەت پەرستن یەکێ چوار ژنە خوازن گشتیان یەکێ چوارە خوازن پوڵیان بێ ئەیکەنەوە هەشت نەیوە دێکەنە دوانزە نەیوە دێکەنە شانزە یەکەینە هەشت فقط هەشت حەزمان لە هەشتە عەدەدە هەشت وتی کوردستانات و لڕستان ئەوڵ دەفەوتی لڕستان لڕ بەشێک لە کوردن و کورد یعنی لڕ یعنی کورد لەم لاوەهات لڕستانی دروست کرد کەلەمەیە لڕستانی دروست کرد لڕی کولەن جوگێ کردو لە کوردەوار ئەو دروستی کراوەڵین باروان ناویم کتێوە بعد وتی ئەمانە نانیان نییە بیخۆن نانە ئەرزەن ئەخۆن ئەی کاورا لە کەویری لوت چیە خوارد ئەی کاورا لە تۆپقاپی لە ئەستانبوڵا چیە خوارد چۆن تەئەمینەوە کێ تەئەمینیە کرد کێ نانی پێدا کێ کاوڕی پێدا ئەم گشتە تەناقزگویە بۆ ئەمە بوو بچن هێمنە موکریانی چی دەربارەی نووساگە کەمال مەسهەر چی دەربارەی شەرەفنامە نووساگە لە تەرجمە فاسۆمیەکەیە بچن 15-20 نەفەر ئەلایدینە سجادی و هێمنە موکریانی و کەمال مەسهەر و بچن نامەیان نووساگە بۆ هەژارە موکریانی ئەم توڕەهاتە بکەنە ناو زەهن ئینسان تازە تۆ ئەفەهمی هەڵقەیە ئەمین زەکی بەک حەمەعەلیە ئەونی تەمامە ئەمانە گشتی یەک هەڵقەن گشتی بنجوولەکەن گشتی هاتکن کورد نابودکەن بە ناوە کورد تحت ناوە زوانێ کوردی زوانێ فاسۆمی تحت ناوە مەردەمە موکریان تحت ناوە ئینسانە کوردی ئەم کوردیانە وا پێکرد تۆ ئەمڕۆی بینیت بجرائم بچووک فەسادە گەورە میکردن ڕازەکە 100 ساڵە بۆ خودمختاری هەزاران هەزار ئینسانە کورد کوژیا سەرزەمینە کوردەوار نابود بوو ئێمە نابود بووین ڕاستەکە سابتی کرد ئێمە بۆ جورمێکی بچووک فەسادە گەورە ئەەکەین تەمامە ئەم مەنیفێستە بێشەرەفسازیە کوردە بەناو شەرەفنامە ئیجرا بووگە تا ئەم دەقیقە تەعقیبەوێت بچن ئەوە 9000 لاپەڕەی تریشیان هاورد خوان ناکاو دانشگای کەمبریج داگێسێ دەرود دانشگای دهۆکێ تەرجمەی ئەکاتۆ سەر زوانێ فاسۆمی بچوو دووبارە ئەقڵەم ئینسانە کوردیە کەلەی سەری ئەماسیە و نازانێت چ خەوەرە و خۆی وەخۆی ئێژێ خائین و خۆی ئێژێ خۆخوەر و خۆی ئێژێ بیعەقڵ و خۆی ئێژێ نادان ئەم مەردمی ئێمە عەقڵی هەز جەهالەتیان کردگەسە ناوی زەهنی و ئێوە کردتان تحتە ناوە کورد ئێوە کردتان بۆیە من قینم تێ لە کەلەمات دڵسۆز هەرکە وتیان دڵسۆز ئەکبەر بێشەرەفە هەرکە لەقەبە دڵسۆزیان پێدا لە کووردا ئەکبەر بێشەرەفە ئەمە کەلەماتە پیرەژن ساختەی جوولەکە بازە بۆ هاوردن و خەساندن ئینسانە کوردی ئەوە ئینسانە با کەرامەتە کوردی ئینسانە سوڵتە قبوڵەکەرە کوردی ئەوە نابودیان کرد حاڵیتان بوو بە نەقشە ڕێگای فەسادنامەی بێشەرەفنامە گشتیان ئیجرا کرد بەوانەی تۆ پێیان ئێژی کورد مامۆساتن گەورەتن کەڵەبیلیمەتن ڕەحبەرتن تۆ وا فێر کریای دێ من ئیساگا حەمەعەلین عەونیم نەوێ چی بکەم دێ من ئەگەر ئەمین زەکی بەگم نەوێ چی بکەم دێ من ئەگەر شەرەفەددینم نەوێ چی بکەم چی بکەی تۆ هەی مەوجودی ئەمڕۆ هەی
موجودی ئەم هەوسارانە لەسەر شانە فڕەت دەبراکەم فڕەیدە ئەمانە وایان پێت کردگە کاورا هەڵەگەڕێ توێژێ هەست و نیستم بووە زوانێم بدەرێ ئەکوێت و سەرزەمینە فرۆشت تۆ کەرامەتە فرۆشت تۆ ئەخلاقە فرۆشت تۆ جوامێری فرۆشت نادروست لەم زوانە فاسۆمیە چی واتیا تۆ گەرەکتە نە تۆ گەرەکتە کورت فێرکەی بێژی حەچیشتمە بووە زوانە فاسۆمەم پێ بدە غەیرەتی بچێ کەرامەتی بچێ کوردیەتی بچێ جەهانە کوردی بچێ هەرچیشتە بچێ بابا لە خۆتان بپرسن بۆ واگە لە کۆمەدە ئێمە کریاگە ئەم گشتە توڕەحاتە بەناوە ئێمە نووسیاگە وەڵا بۆ هیندیە سووریەکانیان نەنووسیگە وا نابودیان کردن بۆ ئێمە وا ئەکەن بۆ وامان پێکریاگە بۆ نافەهمین مەسعود بارزانیان بۆتان دروست کردگە مەلا مستەفای بارزانیە بن ئەرمەنیە جوولەکە بڕۆن کاکە بنە ئەمانە بگەڕێن بنە تاڵەبانی بگەڕێن ئەم بنەماڵەیە بارزانیە لە لای ڤانۆ هاتکن ئەمانە بن ئەرمەنین قاسملوو دایکی ئەرمەنیە ئەمانە بنە جوولەکەن ئاغایە قازی محەممەد جوولەکەز ئەمانە وابەستە بە کلیسا و کنیسەن هاتگن بۆ ئەمە نافەهمن ئائیستە لە ناوت دڵە هەولێرە تورکەمەن خواردمانی بارزانیە ڕفراندوم بازە نیممەتر باڵایە تۆخمە جوولەکە دەمیدا خستگە تەحتە ناوە دموکراسی خواردمانی تورکەمەن ئەمە حاڵ و حکایەت مردمێکە کە لە خۆی بێ خود ئەکرێ بێ هۆش ئەکرێ ملەتێکە وا فەساد عەقڵی تێ ئەخەن ملەتێ وا بە هەر بارێک و ئەچێ وەکو تۆڕی جاڵجاڵۆکە تێی ئەکەوێ بە زووانێ کوردی تێی ئەکەوێ دەمە قۆپان لە پێیە فێری ئەکات کەی گەرەکمانە بفەهمین کەی گەرەکمانە حاڵیمان بوێت سوال کە لە خۆتان ئێژێ کورد متەفەڕقە چون خوا دوعای پێغەمەر دوعای کردگنێ ئەی عاملە ئینسجامە فارس چییە عاملە ئینسجامە ئەتراک چییە دەی ئێمە لە کەلەمەی تەوحیدا مشتەرەکین دێ ئەمە عاملە ئینسجام بوو ئەو وەختە چۆن بۆ تورک کاری کرد بۆ ئێمە نەیکرد چۆن بۆ عەرەب کاری کرد بۆ ئێمە نەیکرد دێمەگەر ئێمە گشتمان لە ژێر وەحدەتا جەم نەوینەوە تەوحیدا جەم نەوینەوە بفهمن ئەمانە بفهمن ئەم مەتنانە متەئەخرن ئەمانە گشتی جوولەکە نوویسن ئەمانە گشتی لەم مەراکزە بێشەرەفخانەیە ئەکادمیسیە نهات کەسە دەرۆ بفهمن ئەمە نایەوە خۆش